دكتور مرحبا دكتور شلون باشن صحتان؟ ايوه باشن كاكسرو حال واحوال هيك ممنون من دكتور عبد الحكيم دبينم بلام لايمن الو مرحبا باش كاكسرو سرچاوانم روج باش كاك شلون شوني باش كاكسرو باشي دنگ صورة دنگ باشا والله شكلي عبد الحكيمي باشا بس ناس بدنا نجيب الكوة حالي يا باشا دنگي تو زور باشا باشا والله باشا كاك شوان كاك شوان صحتت دكتور تو شوني كاك دكتور جوتيار والله باشا من زور باشا يا خو واش بي سباس او لما جوا او ايش يا باشا ما دام نتشوما بغداد ما دام شوان مني نبرد بغداد توا عيب مني دوسي مؤامرة يجي كرد بلام سري نقرد ها والله شوان لا مؤامران زور سركوتو دنا او شانس تبو والله لقل من سركوتو دكتور شاخوان بخير بي زور سباس بو جنابت كاكسر بخير بي كاك شاخوان بخير بي زور سباس ممنون كاك لا شاخوان بخيراتي التعاون كاك شوان كان عزيزي برا باشي زور بخير بي وزور خوش حالم تامي كاك دل شاد توش بخير بي خوش بالسلامة بي صحتك شلون ايوه سلامت خوش سلامت والله برا او كورونا هماني خراب لكتر دور خستوا والله من غريب يمكن والله زوزو يكتر ما دبيني لا مناقشاتي باش كشي هربجارك هماني كجاندوا ان شاء الله ان شاء الله وتزاري يا رب باش يا بس بين زور جاگە ئەگەر دەنگ لە لای هەریەک لە ئێمە زۆر خۆش نەبوو کاتێکە خۆی قسە ناکە ئەکید ئەزانن ئەتوانێت مایکەی خۆی یان بێت دەنگی نەڕوات مایکەی خۆی بگوژێنێتەوە و مجارە پێکاتەوە ئەگەژنە کێشێک نەبووەوە بە هەر وەک خۆی بڕوات دەنگ و ڕەنگی هەمووان باشەوە نیە یەکترە بینین من باشە بۆیە کاک حوسێن بەخێر بێ کاک حوسێن بشي كاكا جان روج باش كاك حسين باشي داوان بخير بي كاك بخير بي ممنون والله برام كاك حسين لستوكهولم قشتر بيو برام اواكي خوش ترى ويا دنجي باش دي دنگی تو زۆر باشە کاک شوان ڕەنگیشت هەر زۆر جوانە لە جاران جوانتری كاك دلشاد بخير بي كاك حسين خوش بي سباس روج باش كاك حسين بوتا سويدي جوتيار بو خلف الكواليس يعني لقل ما قصدك كاك جوتيار او كاك ديارنية كان والله ديارني كاك جوتيار روج باش والله من حكومة السردانة وفي ما ترسيني كاك دكتور مشفقيني لا ولي بردندك مستهدر نتشو نادر نتشو والله هاي خۆ نیشانەی ساوایەتی حکوومەتەکەمان نییە 30 ساڵە ئەبێ سوورە کاکە وەڵا ببورن نازانم بەخێر بێ دکتۆر جوتیار وەڵام من بۆیە دەنگم نەبوو ناوتم نبینی لای من زۆر بەوری دەرچووە لاوای لێ بردنەکە بخير بي كاك جوتيار خۆش بی سپاس ئێوەش بەخێر بن هەموو لایەک كاكا جوتيار باش باشی کاک شوان وەڵا گوتم سڵاوم کرد و هەرها دەستم هەڵدا و سڵاو هەمزان دەمبینن ناوەڵا نەمان دیتی هەر بۆی باش تو دەنگت هەبی ڕەنگ زۆر مشکلە نییە پێک دەی لە یەک دقە كاكسرو بروتوكولك سونا ساخواردن زغرا كيشان كز لمالي خوي مسموحه ها مسموحه قربانه والله زوريش هركس امن قاويكم بخوم داناوا باش عايشم داناوا انقول او باشترين شتلا بو ام نوع كونفرانسانه انسان بكيف خوي زغاره تشش ما دواي كورونا زغاره ديتو ناوكو بنو كان چونك هم فير راسك والله
جاگەر جەماعەت هەمویان هەڵسان بەڵام بێنەوە دەست پێ دەکەین چکە بە ساعت 4 و هەمووش حازرن ئەگەر کاک ئەگەر گوێتان لە دەنگ ماوەڵا دەست پێ دەکەین ئەگەر دانیشتنەوە چکەوە ساعت 4 تێشپەڕی هەندێک ئێستا باش دیاری زۆر باش دیاری جارێکتر بەخێر بێ حەکیم گویان لە دەنگی من هەیە ئەو کاک شاخەوان بەڵێ دکتۆر عەبدولحەکیم لێمان دوور کەوتەوە نازانم گوێی لە دەنگ هەیە دەست پێ بکەین ئەو هاتەوە باش من یەک مەشغول بووم تۆزێک ئەگەر 5 دقەیەکەوانە جەنابتان دەست پێ بکەن ئاگام لێتانە زۆر باش زۆر باش دەست پێکەن جارێکی دیکە کاک دڵشان میران کاک شاخەواندەلۆ دکتۆر عەبدولحەکیم خسرۆ کاک دکتۆر جوتیار کاک شوان محەممەد و کاک حوسێن کوردنەژاد بەخێر بێن سەرچاو زۆر سوپاسان دەکەم کە وەختی خۆتان تەرخان کرد بۆ ئەو مناقەشەی ئەنیستۆی تۆژینەوە گەشەپێدان کە تایبەتە بەو مەلەفەی کە بۆمان ناربوون مەسەلەی کاریگەری یان بەکارهێنانی ڕاگەیاندن بۆ سەر ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ناوچە کوردستانیەکان لە دوای ئەو بۆ سەر هەموو عێراقیش ئەگەر بکرێ تەرکیزێک بخەینە سەر ئەوێش بەڵام کاری سەرەکیمان بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە وەک دیارە ئێستا ئەو پەیوەندی کە لەگەڵ بەغدا هەیە لەگەڵ عێراق هەیە و ئەو دیالۆگ و لە بەشی زۆریش ئەو جیاوازیانێکەوە هەیە ڕۆژانە خەڵکی کوردستان بە وردی متابعی دەکەن و ڕاگەیاندن وەکو چەند ساڵ پێش ئێستانی هەموو بەشێک لە 24 سەعاتی ژیانی هەر هاوڵاتیەک لە هەموو شوێنێک ئەتوانێت بە شێوەیەک لەو ئامێرانەیە کرد دەستیدایە ئاگای لە ئەو ڕووداوانە بێ کە بەلایەوە گرنگن. هەرێمی کوردستان ئەگەر ناوچە کوردستانیەکان لە دەرەوەی تەسیری ڕاگەیاندنی خۆی دابنێ وردە وردە بەو کاریگەری ڕۆژانەیە کە ڕاگەیاندنی بەو فراوانی هەیەتی بە تایبەتیش کە ئێستا ڕاگەیاندنی دیجیتاڵەوە لە مەجای سوسیال میدیا بۆ بە عەرزمکردن بۆ شێک لە ژیانی هەمومان هاوڵاتی ئێمە لە دەرەوەی هەرێمی کوردستان وا هەز بکات کە بەشێک نیە لەو سیستەمی کە کوردستانی پێ بەڕێوە ئەچێ لە ڕۆی چارەنووسی هاوبەشەوە لە بە درێژایی ساڵان بەجێ دەمێنێ دادەبڕێەوە مەجبور دەبێت دەمجی سیستەمی ڕاگەیاندن و ئیحتیماماتی عێراقی بێ زیاتر لەوەی کەواهی کوردستانیە و دەرهاوشتەی دیکەشی دەبن. لایەکی دیکە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بتوانێت کار لە هاوڵاتیانی کوردستانی لە دەرەوەی هەرێمی کوردستان بکات پێویستە چنەوە ڕاگەیاندنێکی هەبێ. ئێستا نیەتی ئێستا ئەوەی هەیە هەر ئەو دەستگاکانی ڕاگەیاندنی تایبەتی هەرێمی کوردستان کە ختابیان بەشی زۆری بۆ ناو هەرێمی کوردستانە بایەخ بە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش دەدەن بەڵام ئەو دابرانە ڕسمیکەوە لە ڕووی ئیداریەوە هەیە لە ڕووی ختابی ڕاگەیاندنیشەوە لە کوردستان ڕاستەوخۆ ئاگامان لێبێ یان ئاگامان نەبێ هەیەەوە ئەوە کاریگەریی زۆر نەرێنی یان سەلبی دەکاتە سەر هاوڵاتیانی کورد و غیرە کوردی کوردستانی لە دەرەوەی هەرێمی کوردستان. ئەنجا من ئەوە بە سەرەتای دەستپێکردن بێ پرسیاری یەکەم دەست پێ دەکەم چ جۆرە ڕاگەیاندنێکمان بۆ ناوچەکانی کوردستانی جارێ پێیە و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. حەزەکەم کاک دڵشاد میران بەو اعتیبارێکە ماوەیەکی زۆر لە زمنی هەیئەتی یانە ستافی کوردستانی هی قیادی بۆ لە بەغدا و احتیمامێکی زۆرشی بە شؤونی عەرەبی و عێراقی هەیە وەک پەیوەندی بە کوردستان و هەبێ گەر بکرێ لەوەوە دەست پێ بکەین. کاک دڵشاد فەرموو. زۆر سپاس کاک سەرۆ بۆ ئەم پێشکەشکردنە و زۆر سەڵایشم هەیە بۆ هەموو هەواڵان لەوێندەر هەر بەخێر بێن. طبیعی مەسەلەی ڕاگەیاندن مەسەلەیەکی زۆر ئاڵۆز و قوڵ و یعنی ئەوەیە کە بە شێوەی جۆرا و جۆری هەیە بەنسبەت ئەو ناوچانەی کە دەرەوەی هەرێمن طبیعی هەر ڕاگەیاندنێک تەأسیری خۆی هەیە بە جۆرەی ئەو وەزعەی
ڕاگەیاندنێکی کوردی ئەوەی لە هەرێمەوە بڵێن کە بەخشەکرێ پەیوەندی هەیە بە وەزعی ناوخۆی هەرێمەوە بە شێوەیەکی زۆر کە چەند تەئسیری ئەبێ لەسەر بەشەکانی تری کوردستان کە دابراوە لە هەرێمی کوردستان. بۆ نمونە بەبیرم دێ کە وەزعی هەرێمی کوردستان بە لە شێوەیەکی باش پێش دەچوو کێشەی دارایی نەبوو، کێشەی تری نەبوو، کێشەی حیزبەتی بەوقوڵیە نەبوو کە ئێستا هەیە. زۆر لەو ناوچانەی کە لە دەرەوەی هەرێم بوون تەمەنیان ئەکرد بە شێوەیەک ببێتە بەشێک لە هەرێمی کوردستان، چونکە ئەو یعنی هەتا خەڵکی نە کوردیش، یعنی باسی کورد ناکەم بەڵکو خەڵکی تورکمانەکەم، خەڵکی هەبوو کە خەڵکی عەرەبیش بوو، یعنی هیچ مانعێکی وها نەبوو کە ببێتە بەشێک لە هەرێمی کوردستان، چونکە ئەو ژیان و ئەو پێشکەوتنەی کە لە هەرێمی کوردستانی ئەدیت لە بەشەکانی تر نەبوو و مقارنەی ئەکرد بە حکوومەتی بەغدا بە وەسات بە جنوب. بەڵام یعنی لەو کاتە ڕەنگ بێ ڕاگەیاندن زۆر دەورێکی یعنی ئەوان نەبوو، بەڵکو وەزعەکە خۆی کاریگەری هەبوو، کاریگەرێکی ئیجابی هەبوو لەسەر ئەو ناوچانە. بەڵام کە لە پاش شەڕی داعش و لە پاش ئەو حەوادیسانەی کە بوو، لە پاش ئەو ناکۆچیانەی کە لە هەرێمی کوردستان لە ناحیە حیزبایەتی و ئەو مناکەفاتی حیزبایەتی کە پەیدا بوو قوڵ بوو، ئەمە بێگومان تەئسیرێکی سلبی هەبوو لەسەر ڕای گشتی ئەو ناوچانەی کەوا لە دەرەوەی هەرێمی کوردستان. بەم جۆرە یعنی پێویستە لەسەر ئیعلام کە جوهدێکی دووبارە و سێبارە و چاربارەی زیاتر لە پێشان ببینی بۆ ئەوەی کە ئەو ناوچانە بە شێوەیەک وا تێبگەێنێت کەوە مەسەلەی ئاشتەوایی، مەسەلەی بیر و باوەڕ و بۆچوونی هەرێم بۆ دوا ڕۆژ بۆ مستەقبەلی ئەم ناوچانە، یعنی بەو شێوەیەی کە هەندێک جار ئیعلام کە ڕۆلێکی وهای نەدیوە، بەڵکو تەنها چەقت دەکاتەوە لەسەر خاڵە دەستوریەکان، مەسەلەن چۆن ناوچەکانی دەرەوەی هەرێم بگەڕێتەوە ناو بگەڕێتەوە باوەشی هەرێم. بۆ نمونە مەسەلەن ئەو سێ چار خاڵانەی هەیە کە لە دەستوری عێراقیدا کە چەختی لەسەر کاتەوە، مەسەلەی تەطبیعە، مەسەلەی یعنی ئەحسای گشتی و مەسەلەی ئیستیفتایە و ئەو مەسائلانە، بەبێ ئەوەی بچێتە خەلفێتی ئەم مەوزوعە بۆ ئەم خەڵکە باس بکە کە ئایا ئەگە لە دوا ڕۆژدا ئەم ناوچانە هاتنە ناو هەرێمی کوردستان بوون بەشێک لە هەرێمی کوردستان، ئایا وەزعیەتیان چۆنە بێ؟ بێگومان وەزعیەتیان وەکو ئەوە نابێ وەکو هەولێر و سلێمانی و دهۆک کە سەتی نۆهەتی زیاتریش کوردن، بەڵکو ئەوە تێکەڵیەکی گەورەی هەیە لە ناو ئەم ناوچانە، نسبەتەکان یعنی متەفاوتن. ئەمە دەبێ ڕۆیەکیمان هەبێ بۆ ئەو ناوچانە لە پاش ئەوەی ئەگەر هاتوو مەسەلەن مادەی 140 تطبیق بوو کە چۆن ڕێگە خۆش بکرێ بێ. ئەمە دەورێکی ئیعلامی بەهێزی دەوێ لەم ناوچانە. تاکو ئێستا ئەو ئیعلامانەی کە هەبووە بەڕای من یعنی ئیعلامەکە وەکو جەناب بەحسی کرد، مەسەلەکەی زۆر بە پەیوەندی پشتی ناوخۆیی هەیە کە لە هەرێمدا و تەرکیزێکی کەمی کردوتە سەر ئەو کێشانە و ئەو مەساڵحەی کە نەک هەر کورد بەڵکو میلەتەکانی تری لەو ناوچانەش کە ئەوانیش مەساڵحی خۆیان هەیە، ئەوانیش بۆچوونی خۆیان هەیە، یعنی جۆرە وەکو بڵێن یعنی مناقەشەیەک وەکو جۆرێک حیوارێک پەیدا نەبووە بەجددی لە بینی ئەم پێک ناوچانەدا هەیە کە چۆن باسی دوا ڕۆژیان بکاتم، بە چۆن ئەو کێشانەی کە لەو ناوچانە هەیە چۆن هەل بکرێت. ئەمە هەمووی طبیعی ئەمە جهدێکی زۆری دەوێ و بەڕای من مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستان
پێویستە دەستگایەکی تایبەتی خۆی هەبێت وەکو حکوومەت کە بتوانێت ئەم مەجالانە یعنی ڕوون کاتەوە بۆ خەڵک تەسیرێکی هەبی بە ئیعلامێکی یعنی پرۆفێشناڵانە. طبعا مەسەلەکەی ئیعلام نەک تەنها تەلەڤیزیۆنە بەڵکو سۆشیال میدیا دەورێکی گەلک زۆری هەیە ئێستا مەسالی تر هەتاکو بەنسبەت ئەوانەی کە ئەو برادرانەی کە لە بەغدان ئەتوانن ڕۆڵێکی گەورە ببینن چ لە ڕێگای پەرلەمان چ لە ڕێگای دام و دەستگاکانی ئیعلامی کە لە بەغدا هەیە لە ناوچەکانی تر هەیە. بەڵام ئەمەش تەبیعی وەکو شێوەیەکی پێویست استقلال نەکراوە لەبەر هۆی زۆری ئەساسەن لەبەر هۆی زۆری هەیە. یەکەم شت ڕەنگ بی ئەو برادرانەی کە ئەچنە سەر ئیعلام هەندێک جار بەڕەئی من هەندێک جار یعنی معلوماتی تەواویان نییە، هەندێک جار یعنی مەسەلەی تەگەرەی زمانە تعبیرکردن لە زمان کە بە زمانی عەرەبی، هەندێک جار یعنی ناتانن بەرامبەر بە دیعایەی مزاد بە ڕاگەیاندنی مزاد بوەستن. ئەمە کەم و کوڕیانە هەیە. بۆیە ئەم هەموو مەجالاتانە پێویستە بەهێز بکرێ، پێویستە ئەوە ئێمەش تووشی هەجمەیەکی ئەوەشمان لەبیر نەچێتەوە کە تووشی هەجمەیەکی ئیعلامی ڕاگەیاندنی هەرە بەهێزتووە بووە کوردستان. ئەو ئەحزابانەی کە دەستگایانەی کە ئیعلامی کە ئەحزابەکان هەیەە لە بەغدا و لە شوێنی تر ئەمانە شەو ڕۆژ معلوماتی زانیاری هەڵەبەت لەسەر هەرێم بڵاو ئەکەنەوە، هەوڵەدەن پێکەوە ژیانی ئەو پێکاتانە تێک بدەن لە بۆ مەساڵحی حزبی تەسک لە بۆ دەنگ ڕاکێشان بۆ خۆیان. ئێمە مقابل بەمە ئیعلامەکە ئێمە مەسەلەن ئەمن ئەزانم ئێستا تقریبەن تەنها یەک دەستگای ئیعلامیمان هەیە کە زاگرۆس کە بە عەرەبی بۆ ئەم ناوچانە ئەوا کات، بەڵام تۆ چەند بەرنامەجێکی باشی هەیە، بەڵام ئەمە کافی نییە بۆ ئەوەی بەرامبەر بە دەستگایەکی بە سەدان دەستگای ئیعلامی تر کە بە شەو ڕۆژ تقریبەن یعنی بە هەر مەوزوعێک بی مەوزوعی کوردستان دێتە پێشەوە و توانجوو یعنی دعایەتی دژ بە هەرێم یاخود بە کورد بەگشتی بڵاو دەکرێتەوە. بۆیە ئەم مەسائلان طبعا ئەمن حەزەکەم ئەمن خۆم اختصاصی ئیعلام نیم بەو شێوەیە کە حەزەکەم برادرانی تریش ئەم مەسەلەی بۆ چوونی تر و بە اقتراحاتی تر کەوا چۆن ئەم لەم بارەیەوە بەرەو پێش بخرێت. بەڵام لە هەموو شتێک زیاتر ئەوەی هەزمە ڕاگەیاندن تەنها ڕنگدانەوەی وەزعی ناو هەرێمە. وەزعی ناو هەرێم چەند ڕێکپێک بی، چەند باش بی، چەند بەرەو پێش بچی، ڕاگەیاندنەکانیش ئەوەندە سەرکەوتوو ئەبن. هەروەکو مەسەلەی علاقاتی دیبلۆماسی کە تۆ نوێنەرایەتی لایەنەکەکەی کە یعنی کاروبارەکانی ڕێکوپێکە کە ژیانەکە بە شێوەیەکی ڕێکوپێک و پێشکەوتوانە بەرەو پێش ئەڕوە زۆر ئاسانترە لەوەی تۆ دیفاع بکەی لە یاخود ڕوونکردنەوە بدەی لە یعنی لە وەزعێکی سیاسی ئاڵۆز و وەزعێکی ئابووری ئاڵۆز، ئەمانە هەمووی تەسیری خۆی هەیە. ئەمجا لەم بارەیەوە حەزم کرد ئەو ملاحەزاتانەی خۆمان یعنی پێشکەش بکەم. هیوادارم برادرانی تریش کە بزانە چی لەم بارەیەوە باس بکرێتن و بەشداری مناقەشەکان بین. زۆر سپاستان دەکەم. زۆر سپاس کاک دڵشاد. وەڵا دینە لای کاک شاخەوان دەلەوە کە خۆی کەرکووکیە و ئەندامی پەرلەمان بووە وستاش لەو مەجالە کار دەکات. فەرم کاک شاخەوان. زۆر سپاس بۆ نابێت کاکسەرەوە ڕێز و خۆشەویستی بۆ بەڕێزانەی بەشدارن لەم کۆبوونەوە. من پێم وایە ئەمە هەر بۆ خۆی مناقەشەکردنی ئەم بەیەکی باشە و گەیشتونەتە ئەو قەنەعەتەی کە بەڵێ
ڕاگەیاندنی ئەو ناوچانە تەواو جیاوازە خیتابی ئێمە بۆ ناوچەکانی دەرەوە هەرێمی کورسان و تەنانەت بۆ بەغدا و بۆ باشووریش دەبێت خیتابێکی تەواو جیاواز بێ لەو خیتابەی کە بۆ شارعی کوردستان ئەدرێ بۆیە من پێم وایە هەنگاوێکی باشە و حەق وایە بە جددیش کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی کە ئەم بابەتە کە ساڵانێکە ڕەنگە کاکشوان ئاگادار بێەوە برادرانی تریش لە کۆبنەوەکان لەگەڵ جەنابی سەرۆک لەگەڵ سەرکردایەتی لەگەڵ کاک نەجیڤان کە پێشتر لە حکوومەت بوو لەگەڵ جەنابی کاک مەسوور هەمومیشە باسیەوەمان کردووە کە ئەو ناوچانە پێویستیان بەوە هەیە کە ئیعلامێکی تایبەت بە خۆیان هەبێ ئەگەر پێشتر داوای ئەوە دەکرا لە ئیتاری میدیایەکی کوردیە جزئیەتێک بدرێ بەو ناوچانە نەخێر ئێستا بڵێ ضرورە ئەو ناوچانە میدیایەکی سەر بەخۆی خۆیان هەبێ و ئەگەر ئێمە تەمەشای ئەو ناوچانە بکەین بە تایبەتی ئەوانەی لێ دەژێن و دەزانن تەنانەت لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش تەصنیفی خەڵکەکەی بکرێت دەتوانی بڵێ لەوێش سێ و چوار جۆرە خیتابت دەوێت هەر لە ناوچەکە چکە لە دبست تا دەگاتە دووس خورماتوو ئەمە دەتوانی یەک خیتاب بت هەبێ بۆیان و بتوانی چۆن تعامل لەگەڵ خەڵکی خۆت بکەیت تەنانەت بە عەرەب و سونەکەیشەوە بەڵام لەوێ تێدەپەڕێ بڵێن هەتا قەرەتەپە و جەلەولا و جەبارەش بە هەمان شێوە بەڵام لە خانەقین و مەندەلی و بەدرە و جەسان تا دەگەڕێتەوە لای کاکشوان و ئەو ناوچانە بڕوا بکەن لەوێش دیسان تۆ ئیعلامێکت دەوێت لە ناو ئەو ئیعلامەی کە داد ناو بە ناوچە کێشە لە سەرەکانیان ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دەبێت بە لەهجەی ئەوان و بە زمانی ئەوان و بە تێفکرینی ئەوان قسە بکەیتەوە بەرنامەت هەبێ بۆەوەی کە چۆن بتانی ئەوەی کە ئەتەوێت لەو ناوچانە بیگەێنی بە شارعی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان جا لەوەی کە ئەو ناوچانە با بڵێن زۆری نەکورد بوونەوە نەتایجی انتخاباتەکان ئەوانیان دەرخستووە لە ناو کوردی شاگەر تەمەشا بکەی لەو ناوچانە فرە مەزهەب و فرە ئاینە کوردی کاکەیمان هەیە کوردی یەزیدیمان هەیە کوردی فەیلیمان هەیە با بڵێن شەبەکمان هەیە ینی ئەمانەش هەر بۆ خۆیان پێویستیان بەوە هەیە کە خوێندنەوە بۆیان هەبێ ئەو پێکاتە چ جۆرە خیتابێکی لە تۆ ئەوێ هەر ئەوە نییە کە من بمەوێت تەنها خیتابێکی کوردستانی نەخێر ڕەنگە کاکەیەکان کە بە درێژایی سنوور لە مەندەلی دەست پێ دەکات تا دەگاتە سنووری داخۆکوتێ و دەچێتە خوارەوە ئەمانە سنوورن یەکەم سنووری ئێمن لەگەڵ عەرەباکەواتە دیواری کوردستانی لەگەڵ ناوچەکانی ترەوە کاکەیە خیتاب ئێمە بۆ کاکەیەکان چۆن بێ و چۆن بتوانین کە ئەوانیش بەڕاستی حەجمیان هەیە و بوونیان هەیە بە هەمان شێوە پێکاتەکانی تر بۆیە من پێم وایە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ڕەنگە کوردەکانی ئەو ناوچە تا حدێک میدیاکانی ئێمە توانی بێتیان ڕیسالەکانیان پێ بگەێنن بۆ نمونە لە مووسڵ بیا لە کەرکووک یا لە سنووری دیالە و تکریت توانیویانە ڕیسالە بگەن بەڵام ئێمە لە دەرەوەی کەرکووک گەر تەمەشای نەتایجی انتخاباتی ئێمە بکەیت لە 2008 تا دەگاتە ئەوەی باسی پارتیەکەم کە دوایین هەڵبژاردن ئێمە 2014 بەشدار بووین لە کەرکووک هەمیشە دەنگێکمان هەبووە دەنگی دەرەوەی کورد بووە ینی دەنگێکی باشیشمان هەبووە گەر تەمەشای مەقاعەتی کورد بکەیت لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان باسی جغرافیا ناکەم کە 150 یا 50 لە ڕووی دەنگیشەوە ئێمە سیەیەکی دەنگانی پەرلەمان لەو ناوچانە بووە لە خانەقین و لە کەرکووک و لە دەشتی نەینەوا بووە بۆیە ئەو پێگە بەهێزەی کوردیش بە تەنها نەبووە ینی دەنگی پێکاتەکانی تریشمان هەبووە من بەشداربوویەکی هەڵبژاردننی ینی خۆمە کوونمونە دێنمەوە بەشداربوویەکی هەڵبژاردننی 2014 بوومە لە ڕێگای بەغدا و لە غەرناتە و لە وەحزیران کەمە ناوچەیەکی کوردنشین نییە و ناوچەیەکی تورکمانیە وەندێکشان ناوچەی عەرەبیە 2000 دەنگم هێناوە بە پێ قورسانەی کە پێم گەشتووە لە مەراکزکەوات ئێمە خەڵکێکمان هەیە ئەمە لای من ئەوە ڕەنگە لای خەڵکەی تریش بە هەمان شێوە بۆیە خەڵکێکی لە دەرەوەی کورد لەگەڵ کووردا متعاتفە لەگەڵ کووردا متەساهرە پەیوەندی کۆمەڵایەتی دیێرینە لەگەڵ کووردا هەیە پەیوەندی بازرگانی هەیە ئەو متمانەی بۆ نمونە تورکمان واز لە سیاسەکانیان بێنە کە بە قورمیشی وڵاتان ئیشەکەن بەڵام تورکمانێکی زۆر لە ناو کەرکووک خەریکی کار و بازرگانی لە کورد ئەو متمانەی کە هەیەی بە کورد بۆی بازرگانی لەگەڵ بکە لەگەڵ عەرەبانیەتی و بە درێژایی مێژوو ئەو زوڵمەی لە کورد و تورکمان پێکەوە کراوە لە عەرەب نەکراوە بۆیە ئەتوانین ئێمە کاریگەری باش لەسەر تورکمان دروست بکەین بە هەمان شێوە هەر لە ڕێگای ئەو ڕاگەیاندنەی کە ئەمانەیە بۆ ئەو ناوچانە خیتابمانی پێ بگەین دەکرێت لەو چوار شێوەیە بتوانین پۆلینی ئەوەش بکەین بۆ تورکمانەکان چ جۆرە خیتابێکمان هەبێ و خۆزگە پێشتر ئەوە بکرایە کە ئێمە استقرارێکی سیاسی و ئابووری باشمان هەبوو بمانتوانێت خێر ئێمە ئەو کێشەشمان هەیە طبعاً
ئەگەر بڵێ لە ڕووی ئەعلامیەوە بڵێ لە ڕووی ئەعلامیەوە کاتێک کە دێنە سەرگوندە کوردەکان ئەعلامی ڕوودا و بێت کوردستان 24 بێت گشتی ئەعلامەکان فێسبوک تویتەر نازانم ینی هەموو ئەعلام دەبینی ینی سۆشیال میدیا باسی دەکەن و ئیسارەی دەکەن ئەمە هیچ قسووری نییە لەوە بەڵام ئەمە بەشێکە ینی کاتێک کە مەسلەی تعریب دێنە سەرگوندەکان بەشێکە لە پرۆسەکە ئەوەی کە پرۆسەی فراوانتر بێت ئێمە چۆن تەرکیزێکی تری ئەعلامی بکەین من تەسەووری من ئەوەیە ئێمە ناتوانین ئەمە بەدەستگا بڵێن ئێمە دەستگایەکی نوێ دروست بکەین بۆ ئەوەی ئەم کارە بکات ئێمە ناتوانین بڵێن مەسەلەن موسسەیەکی تایبەت دەتوانێت ئەم کارە بکات ئەمە پرۆسەیەکی دەتوانین بڵێن پێویستی بە چۆنە پلانێکی ئەعلامیە پلانی ئەعلامی لەسەر هەموو ئاستەکان چۆن پلانی ئەعلامی مەسەلەن ئێمە لە دەستەی ناوچە کوردستانیەکان فەرمانگەی علاقات و ئیعلاممان هەیە بۆ نمونە ئەم فەرمانگەی ئەکتیڤ بکەین ئێستا بڵێن خۆم گۆڕانکاریم تێدا کردووە و ستافەکەم گۆڕیوە ستافێکی ترم داناوە مەسەلەن فەرمانگەی میدیا و زانیاری ئێستا یارمەتیان دەدەن بۆ ئەوەی بتوانن لە سۆشیال میدیا تەنانەت لەسەر ویبسایتی حکوومەت خەبەر بڵاو بکەنەوە ئەو کارانەی کە پەیوەستە بە کارەکانی بڵێن دەستەی ناوچە کوردستانیەکانیان ئەو ڕووداوانەی ڕوو ئەدەن ڕاستەوخۆ پەیوەندیان پێ بکەن و ئاگاداریان بکەنەوە ئەوەی کە پێویست بێت تەنانەت لە ویبسایتی حکوومەت ئەهەمیەتی پێ بدرێت ئەمە لەلایەک ئەمە موسسەیەکە دەقمتەوە بوو بەس خلاصەی بکەی ناکس خلاصەکەی ئەوەیە کە دەڵێم ئەمە موسسەیەکە بۆ خۆی ئیش دەکەت فەرمانبەری هەیە و تەواصلێکی تەواو هەیە لەگەڵ فەرمانگەی میدیازە ئەوەی تر مەسەلەن خۆم وەکو شەخص کاک شاخەوان خالد شوانی کاک شوان خۆی بۆ نمونە ئەو برادرانەی کە مختصن من یەک پێشنیاری ترم هەیە لەو مەسائلانە ئەوانەی ئەکادیمین ئێمە دەیان ناسین لە بواری ناوچە کوردستانیەکان کاریان کردووە زۆر مهمە مەسەلەن دکتۆر جوتیار بە تەنسیق لەگەڵ ئێمە دین ئەکادیمیەکان دەستنیشان دەکەن ئاراستەی بەشێک لە ئیعلامەکان دەکەن ڕاگەیاندنەکان مەسەلەن کوردستان 24 ڕووداوە کەناڵە عەرەبیەکانە پێیان دەڵێن تەنسیقێک لەگەڵ مەکتەبەکانیان دەکەن کاکە دەکرێت ئێمە مەسەلەن تەرکیزێک لەسەر بابەتی ناوچە کوردستانیەکان لە ڕووی ئەکادیمیەوە بکەن لە ڕووی جوگرافیەوە بکەن لە ڕووی تەحلیلی سیاسیەوە بکەن دەزانی خۆیان مەسەلەن جگەلەوەی کە مەسوولەکان وەکو باسم کرد خۆیان قسە دەکەن دەبێت ئەمانەش بێن مەسەلەن بەرنامەیان ینی مەسەلەن حەدەث دروست بکە حەدەث مەسەلەن دکتۆر جوتیار بە ڕووداو دەڵێت پێمان باشە ئەم هەفتەیە بۆ نمونە یەک دوو کەسێک لەسەر ناوچە کوردستانیەکان بانگ بکەن کە ئەکادیمی بن بۆ نمونە لە کوردستان 24 لە کەناڵەکانی تری یەکێتی بێت پارتی بێت مهم نینە کەناڵە حەزبیەکان تەنانەت کەناڵە عەرەبیەکانیش ینی کەناڵە عەرەبیەکانیش دەکرێت ئەمە من بە باشتر دەزانم کە کاری لەسەر بکەن چونکە ئیشەکانی تر تۆ ناتوانانی کۆنتترۆل بکەین نە لە فێسبوک نە لە تویتەرنەوە ئەمە شتێکی ئەوەیە بەڵام تەسەور دەکەم گرنگەوەیە حەدەث دروست بکەین کە مەوزوعێک هەیە بە ناوی ناوچە کوردستانیەکان نابێت لە بیر بکرێت ئێستا لەم قۆناغا من تەسەور دەکەم قۆناغی یەکەم دەبێت ئەمە بکەین قۆناغەکانی تریشی تر دواتر قسەی لەسەر دەکەین بزانین جەنابتان ئەگەر قسەی لەسەر دکتۆر عەبدولحەکیم خسرۆ و اعتباری جەنابت و دکتۆر جوتیار عادل لە حکوومەتدان کابینەدانا تاکید ئەتوان باشتر لەم دانیشتنەدا ئەو خواستانی کە حکوومەت هەیەی چکە لە کۆتاییدا پرۆژەکەی ئێمە ئەوەی کە باسیەکەین هەر ئاراستەی دەبێت حکوومەت بەکارەکڵسێ توان هاوکاریکی باش کە مەجالدا کاک دکتۆر جوتیار وەڵا ئەگەر پێت باش بێت دەرفەت بە جەنابت بدرێ ئەگەر مایکت بکەیەوە ئەگەر تێبینیت هەیە یانە پێشنیارت هەیە بۆ احتیباری تۆ لایەنی پەیوەندی ڕاستە و خۆی میدیاییشی قسەکەری ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستانی و لەوانەیە کەموکوریەکانی ڕاگەیاندن یان کاریگەری ڕاگەاندن لەسەر ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان باشتر بزانی یان ئەگەر ئێش و ئازارێکی دیکە لە دەستگاکانی ڕاگەاندنی ناوخۆی هەرێمی کوردستان هەبێ ئاماژەی پێ بکە یا هەشتێکی تر کە پێت باشە فەرموو. زۆر سپاس کاکسرۆ بە ئیجازەی کاک حوسێن من ئەوەی لام گرنگ بوو کە پێشتر لەگەڵ کاکسەرۆش قسەم کرد کە حاجەتێک هەیە لەلایەن حکوومەتی هەرێم شعور بە نەقسێکە کە طبعاً ئەو نەقسە لە بدایەتەوە
يعني هەستی پێکراوە کە حکوومەتی هەرێمەکو سیاست غیابی هەیە نەک تەنها لە ناوچە کوردستانیەکان بەڵکو لە سەرجەم پارچەکانی تری عێراق لە باشووری عێراق و ناوەڕاستی عێراق ئەمە کۆمەڵی لە هۆی ینی مەوزوعی و ذاتی هەیە هەندێکی پەیوەستە بە نەبوونی ناوەڕۆکی خیتابی حکومی هەرێمی کوردستان یان نەبوونی ئەو میکانیزمەی کە پێویستە بەکار بێت بۆ گەیاندنی ئەو پەیامە چونکە ئەمە خۆی لە خۆی کێشەیەکە کە ئێمە خۆمە لە ناو هەرێمیش ئەو کێشەمان هەیە ینی تا هێدی ئێستا خەریکە تۆزێ بڵێنین خیتابێکی یەکگرتوو هەبێ سەبارەت بە حکوومەت یعنی ئێستا ئێمە حکوومەتێکی ئیتلافیە بەڵام کێشە و گرفتمان هەیە لەوەی هەندێک ئیعلامی مەسەلەن سێبەر هەندێکی حکوومەت ئیش دەکەن بەڵام ئەوە خەریکە ینی جۆرێک لە یەکگرتوویی لە خیتاب دروست دەبێ چەندە هیچ تاماوێتی و زۆر گرفتی هەیە بەڵام عمومەن ئێمە دوو شت هەیە یان دووسێ شت هەیە دەمەوێت لێرە بە سەریعی ئاماژەی بۆ بکەم ئێمە ئەگەر لەو دانیشتنە بگەینە شتێکی مەسەلەن هەمومان لەسەری متفق بین و ببتە وەرەقەیەک کە دوایە دەتوانین زیاتر دەوڵەمەندی بکەین ئێمە دوو شت گرینگە دەستنیشانی بکەین ناوەڕۆکی خیتابی سیاسی حکوومەتی هەرێم بۆ ناوچە کوردستانیەکان ناوەڕۆکەکەی طبعاً کاک مەسرور و جومەنی وەزیران مەبەستیان ئەوەیە کە ئێمە بتوانین ئەو پێشهێڵکردن و ئەو زوڵمە یاساییە و ئەو زوڵمە سیاسیە و ئەو هەنگاوانەی کە حکوومەتی هەرێم دەیکات وەکو ناوەڕۆک ئەمە سیاغە بکرێ و وەکو خیتابێک بۆ هەم ناوچەکە و بۆ هەم خەڵکەکانی تری ناوەڕاست و باشووری عێراق دەکرێت ئەو ناوەڕۆکە هێشتان مەسەلەن تەطویر بکرێ پرسیار بکرێ دەکرێەوە بە وەڕقەیەک ئێمە شتێک حاضر بکەین دوایەوە ڕەئی جەنابیان یان ڕەئی ستافی ئەنجومەنی وەزیران وەرگرین یان ئەو لوژنەیەی کە کاک دکتۆر عەبدولحەکیم و خالد شوانی و ئەوانە ئیشی لەسەر دەکەن چونکە ئەوانش تەکلیف کراون وەکو لیژنە پلانێکی ئیعلامیان هەبێ ئەو پلانە ئیعلامیەش بە هەماهەنگی لەگەڵ فەرمانگەی میدیا و زانیاری دەبێت باعتیبار ئەو فەرمانگەیە لایەنی گەیاندنی پەیامی حکومی و مەسئولە لە گەیاندن و ناوەڕۆکی پەیامی حکومی بۆیە ئەو ناوەڕۆکە مهمە ئێمە بتوانین هەندێک شت لەسەر ئەو بابەتە لەسەر قاغەزدا بنەی شتێکی تریش کە پێویستە بە میکانیزمی گەیاندنی ئەو پەیامە ئایا ئێمە وەکو کاکشوان گوتی مەسلەی سوۆسیال میدیا و شاشەی بچووک یان مەسەلەوەی دکتۆر عەبدولحەکیم گوتی ئێمە تەکلیفی هەندێک کەناڵ بکەین بەرنامەدا بنێن یان ئەوەی کە کاک شاخەوان باسی کرد لەسەر مەسلەی ئایا ئەمە چۆن بێ مؤسسەیەک بێ یان بتوانین ئێمە تەکلیفی خەڵکەکانی ئەو ناوچە بکەین کە هەندێک ئیش بکەن لە چوارچەوەی ئەمە پەیامی حکوومەت بگەینن ئیتر کۆمەڵی لەو بابەتانەش دەکرێت ئێمە هەمویان کۆ بکەینەوە بەڵام لەسەر ئەساسی دوو ئاستێکی کورتخایەن کە ئێستا مەوزوعی وەکو دکتۆر حەکیمیش باسی کرد موچە زاڵ بۆ بەسەر خیتاب تەنانەت لەسەر ئاستی عێراقیش بۆیە بۆ ئەوەی زوو ئێمە پێڕابگەین بابەتی خۆمان هەڵبژێرین وەکو ناوەڕۆکی خیتابی سیاسی حکوومەتی هەرێم ئەویش مەوزوعی ناوچە کوردستانیەکانە بتوانین زوو ئەمە وەکو مەودایەکی کورتخایەن ئێمە شتێک ئامادە بکەین بۆ ئەو بابەتانەی تر وەکو کاکشوان گوتی و کاک دڵشاد میران گوتی فعلن یعنی ئەوە خەتەیەکی مامناوەندی دەیە بۆ نمونە ئێمە بمانەوێ پیجێک وەکوی یا هەلە نازام کاکشوان باسی ئەوەکەی کرد شتێکی وا دروست بکەین بتوانین گەنجەکانی عێراق مەسەن بەو ئاراستایە ببین کە هەم خیتابێک بۆ خەڵکی عێراق هەبێ سەبارەت بە هەرێمی کوردستان هەمیش خیتابەکەی هەبێ لەسەر ناوچە کوردستانیەک چونکە ئێستا دوو یان سێ شت هەیە بەڕێی من ئەگەر ئێمە هەندێک جیا بکەینەوە ینی خیتابەکە خاصە بۆ ناوچە کوردستانیەکان بەڵام هەمان شتیش من کە مەبەستم لەسەرەتا ئەوە بوو ئێمە غیابمان هەیە هەتا لەسەر مەوزوعی سیاسی اقتصادی بۆ نمونە ینی هەموو لەلای جەنابتان ئاشنان
مەوزوعی ئێستا دەڵێن ئەو پارەی حکوومەتی عێراق دەیدا بە هەرێمی کوردستان لە ئەنجامی پارەی نەوتی بەسڕایە لە ئەنجامی ئەوەیە حکوومەتی هەرێم 2 ساڵە مەسەریان 3 ساڵە نەوتی نەداوە بە حکوومەتی عێراق هە بەردەوامە بوویتە خاڵێکی سلبی بۆ حتا ئەو ڕئیس وزەرانەی کە دێنە حکومڕانی عێراق و بوویتە عقدەیەک بۆیە دەکرێت ئەو ئەفکارانە ئەو مقتەراحاتانە لەسەر ئەو 3 مستەوایە و 2 مستەوایە دامدرێ کە یەکێکیان کورتخایم بێکێک مام ناوەند بێ و ناوەڕۆکی و میکانزمی خیتابی حکوومەت لەسەر ئەو ئەساسەدا بنەی لەسەر ئەو 3 مستەوایە و بێگومان ئێمە عەربی ناو هەرێممان هەیە عەربی دەرەوەی هەرێممان هەیە عەربی تورکمانمان هەیە مەسیحیمان هەیە تۆزێ ئەمە ئەگەر تۆزێ ئەمە تەسنیف نەکەین یان ئێمە خەتەیەکی هەنووکەیی کورتخایەندانە پێم وایە تۆزێ بۆ ئێمە زۆر قرس دەبێت ئێمە بۆ نمونە یعنی یەک لەو فکرانە پێم خۆش بوو ڕێی جەنابتان وەرگرم ئێمە رادیۆیەکمان هەیە رادیۆی نەورۆزە ڕەوان سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە ئەو رادیۆیە ئیش ناکە احتیمال لەگەڵ دەوام مەسەر سەعات 8 ئیش بکات تا سەعات 2 ستافێکی زۆری هەیە 8 نەفەری هەیە 6 نەفەری هەیە ئەجیزەکانی هەیە وەکو فکرە نازانم تا چەند ئەوە لای ئێوە ینی پەسەندە بتوانانی عەلەقل وەکو خەتوەی یەکەم ئەو رادیۆیە تەوجیهی ناوچە کوردستانیەکان بکرێ ئیتر ئەوە چەند جەدوایەکەی چۆنە ئایا ممکنە ئەمە سەر بگرێ ئایا مستەلزەماتی بڕواناکە مستەلزەماتێکی زۆر دێ بۆ شتەکانی ئەفکارەکانی تر دەکرێت لەسەر مستەوای درێژخایەن ئێمە تەسنیفیکەین و من نامەوێت زۆرتر لە کاتتان بگرم من سوپاسی کاکسەرۆ دەکەم دووبارە و ئامادەبووتان دوای ئەوەگەر مداخلەیەک پرسیارێکیش هەبوو ئاراستەتان دەکەم زۆر سپاس زۆر سپاس کاک دکتۆر جوتیار کاک حوسێن حەز دەکەی بانوبەی جەنابەت بێ بڵام چیت لە فکردا هەیە دوایی هەمان جا من قسە دەکەم بەسەرچاو ئەمن پێشتر لە هەموو شت سەلاوێکی زۆر گەرم و زۆر خۆشحاڵم کە لە خزمەتیەوەدا مەسلەی ڕاگەیاندن بە نسبەتی ئەو ناوچانە باز دەکەین لێرەدا گرنگترین شت بەر لەوە کە چاو لە بیر لە دەستگای میدیا و دامەزراندنی دەستگای تازە بکەین سیاسەتەکە گرنگە کە دەمانەوێت چ سیاسەتێک و چ پەیامێک بگەینی سیاسەتی ئەو ناوچانە نابێ سیاسەتی بەرێکردن بێ لەبەرەوە کە پرسەکە زۆر پرسێکی استراتێژی کات تاسیر و کارتێکەریەکی زۆر استراتێژیکی هەیە لەسەر باردۆخی ئێستا و داهاتوو ئەو سیاسەتەکەمە لێوێ دەکەین دەبێ ئەو جەوهەری لۆکالیەکەی نەبینین سیاسەتی ئێوێ زۆر گرنگە لەبەر ئەوە کە وەکو کاک دکتۆر عەبدولحەکیم کوتی ئێستا دەگەڵ ئۆرگانێکی نەتەوەیە کردوەکان کار دەکەم بە نسبەتی ئەو پرسانی ئێوێ UN بێ ئەمریکا بێ هاوپەیمانان بکە بۆ ئێمە زۆر گرنگن چاویان لەسەر ئێمەیە کە کورد بە نسبەتی ئەو ناوچانە دەڵەتی بۆیە سیاسەتی ئێمە گرنگە کە خەڵک چاویان لەسەر ئێمەیە دنیا چاوی لەسەر ئێمەیە کە ئەمە چه سیاسەتێک فۆرمولە دەکەی کوردەکان چیان دەوێت پەیامیان چییە لێرەدا ئەوەی کە ئیسپات بووە لە تەجروبەی دەرەوەی عێراق لە 20 ساڵی ڕابردوودا لە خودی عێراق لە دوای ڕووخانی سەددامیشدا سیاسەتی ئایدنتیتی پۆلیتیکس شکستی هێناوە سیاسەتی ئایدنتیتی پۆلیتیکس بە تایبەتی بە نسبەتی ناوچەکانی کوردستانی دەرەوەی هەرێم ناتوانێت سیاسەتێکی سەرکەوتوانە بدەبێتە سیاسەتێکی سێکتاریستی و پەیامی ئێمەی بچووک دەکاتەوە ئەوەی کە بە نسبەتی پەیامی کورد لە پەیوەندی دەگەڵ ئەو ناوچانەدا مەسلەی سەروەری یاسایە بەڕای من rule of law سەروەری یاسا دەبێ ویست و خواست و خاڵی سەرەکی پەیامی ئێمە بێ کە ئەو پەیامە
هەم لە لای هەموو پێکهاتەکانی ئەو ناوچانە پەسەند دەکرێت هەمیش دنیا پەسەندە هەمیش بۆ خۆمان دەزانین کە بەڕاستی داوای چ دەکەین ئەو سیاسەتی سەروەری یاسا rule of law دەبێت بە نوێنەرایەتی ڕاستەقینەوە بێ ئێمە دەبێت هێندەشت هەیە کە بیگۆڕین مەسەڵەن ئەو لەسەر ئەساسی سیاسەتی ناسنامەیی کە لە هەر پێک هاتێکرا کەسێکی سەر بەخۆتی بێنی و بیکێ نوێنەر ئەوانە ئەوە دەزانی سەر نەکەوتووە جا بۆیە نوێنەرایەتی ڕاستەقینە کە بتوانێ لە پشتی ئەو سیاسەتی چەسپاندنی سەروەری یاسادا بێت لێرەدا مەسلەی دابینکردنی ئاسایشی مرۆیی دەتوانن ناوەڕۆکی ئەو سیاسەتە بێت ئاسایشی مرۆیی ئاسایشی فیزیکیە ئاسایشی ئابووریە ئاسایشی کۆمەڵایەتیە ئاسایشی فەرهەنگیە ئەوە نیە هەموو لایەنێکی ژیانی ئەو مرۆوانە کە لەوێ دەژین سەر ڕای ئەوە کە سەر بە چ ئێتنیسیتیەکەن دابینکردنی ئاسایشی مرۆیی ناوەڕۆکی ئەو سیاسەتە بێ کورد دەبتە خاوەنی خەتابێک کە دەتوانێت پێک هاتەکانی دیکەش بۆ لای خۆی ڕابچێشێ و پشتیوانی لێ بکەن وەکو ئەوەی کە کاکترسال لە دەستوێک تاکوتی لە سەرەتاکانی پاش ڕزگاربوونی عێراق خەڵکەکەی ئێوێ بە نیسبەتی کوردستان نێگاتیو نەبوون یعنی زۆرشیان پێخۆش بوو دەگەڵ ئەو وەزەکە کوردستان هەیەتی ئەوانش ئەو وەسەیان هەبێ و پۆزیتیو بوون وێ ئەگەر ئەو خەتابەمان هەبێ دەتوانی خەڵکی دیکەش ڕابچێشین کە ئەمە داوای ئاسایشی مرۆییان بۆ بکەین ئاسایشی ئابووریان بۆ بکەین ئاسایشی کۆمەڵایەتیان بۆ بکەین سەر ڕای ئەوە کە سەر بەسی ئێتنیسیتیەکە ئەوە ناوەڕۆکی سیاست جا بۆیە ناوەڕۆکی سیاست زۆر گرنگە ئەوەی کە ئێستا کاک دکتۆر جوتیارش کوتی کە نەبوونی ناوەڕۆکی خیتابی حکوومەت کە ماسیێکی گەورەیە لەو خاڵەدا دەبێت کار بکەن پاشان دێنە سەر مێکانیزمەکەی تەجروبەی زۆری وڵاتان لە پاش شەری دووهەم هەتا ئێستا ئیسباتی کردووە کە وڵاتانی دواکەوتوو فەقیر و ئەوانەی کە لە حاڵی گواستنەوە و دێڤڵۆپینگ کانتریز ئەوانن بڕۆکراسی ئەو وڵاتانە باش کار ناکە ئەوە زۆر جارم لە ئەنیستۆدا باسمان کردووە بڕۆکراسیەکە زەیف ئێستا مەسەڵەن کاک دکتۆر جوتیار دەڵێن رادیۆیەکمان هەیە 4 ساعتان بۆ خۆی قسان دەکە و 80 کارمەندی هەیە و هیچی بە هیچ ناکە لە وڵاتانی وەکو ئێمەدا کار بە تاسک فۆرس دەکرێت تاسک فۆرس ینی گروپێکی پسپۆر ئەرکەکەی بۆ دیاری دەکەی دەبتە بەرپرس لەوەکە ئەو ئەرکەی بەجێ بگێن لە ڕووی تەنفیزیەوە بەڕای من پێشنیاری من ئەوەیە کە تاسک فۆرسێک هەبێ بۆ مەسلەی ڕاگەیاندن بە نیسبەتی ئەو ناوچانە ئەو تاسک فۆرسە دەتوانێت پەیامەکەی فۆرمولا بکە دەتوانێت ئەکادمی و غیرە ئەکادمی کۆکاتەوە دەتوانێت ئەو میدیایانە کە هەن ئێستا لە کوردستاندا و لە عێراقدا و لە دەرەوەدا دەتوانێت لە ئاراستەکردندا ئەو تاسک فۆرسە ببتە مرکزی بریار و مرکزی ئاراستەکردن و ڕێگانیشاندا ئەو تاسک فۆرسە ئێستا دەستەی ناوچەکانی کوردستانی دەرەوەی هەرێممان هەیە ئەو دەستەیە دەتوانێت ئەو تاسک فۆرسەی پێک بێنێ تاسک فۆرس دەبێت کوالیتی هەبێ دەبێت خۆیان ساغ بنەوە لەسەر ناوەڕۆکی سیاستن لەسەر ناوەڕۆکی ئەو پەیامە پاش ئەوە دەتوانن لە تلڤیزیۆن لە ڕادیۆ ئەو ڕادیۆیەکە کاکم فەرمووی ئەوەش دەتوانە ئەکتیڤ بکرێ سوسیال مێدیا ئەکتیڤ بکرێ لە تلڤیزیۆنەکانی عەرەبیدا خەڵک هەڵبژێرین بینێرین بەشدار بن مناقشەکە بگرنە دەستی خۆیان پاشان ئەگەر هاتوو ئەو تاسک فۆرسە توانی ڕۆژانە بە بەردەوامی لە گوند و لە شار و لە حادسە و لە ڕووداوی بچووکی ئەو ناوچانە ئەخبار وەرگرێ زانیاری کۆکاتەوە لە میدیادا بڵاوی کاتەوە مناقشەی بکە ئەو دەمێ دەبینە خاوەنی ئەو سیاستە کە کاکشوان دەیکوت ئێستا لە حاڵی دیفاع لە خۆمانداین ئەو دەمێ دەبینە
سیاستێکی پرۆئاکتیڤمان دەبێت ینی سیاستێکی دەست پێشخێرمان دەبێت دەتوانین بە نیسبەتی مەسائلی ئەو ناوچانە دەخالەت بکەین. مەسلەی کانتر تەرۆریزم لەوێدا زۆر مهمە لەو ناوچانەدا وەدەستخستنی زانیاری زۆر دەگەڵ ئەوەی مەسلەی دیژە تێرۆر کە لەوێ هەیە ئەوە بە نیسبەتی هاوپەیمانان زۆر گرنگە کە ئەمە بتوانین کارگەر بین لەو مەیدانەدا. پاشان یەک خاڵی دیکەش کە پێم وایە گرنگە ئەوەش بڵۆم و پاشان خلاص ئەوەش ئەوەیە کە نابێ پلانەکانمان لە بینی 0% دابێ یعنی دەبێ بزانی هەر کارێک کە دەست پێ دەکەین هەنگاو بە هەنگاو دەستە پێش یعنی دەبێ ماوەی بۆ دابنی وەکو ئەوەی دکتۆر جوتیار دەیکوت کوردخایەن و مام ناوەند و درێژخایەن و باشە ئێستا بین تاسک فۆرسێکی بەڕاستی تاسک فۆرس کە کوالیتەی هەبێت ئەوەی دابنی ئەوە یەکەم هەنگاو مانگێک هەتا مانگێکی دیکە 3 خاڵی دیکە هەتا مانگێکی دیکە 2 خاڵ دیکە پاشان پەرسپێکتیڤێکی وا دوورنەمایکی وا لە پێشچاوی خۆماندانی کە کاکە ئەمە بە 2 ساڵی دیکە دەبینە خاوەنی دەستگای کە بەڕاستی دەتوانێت وەڵام دەربێ یعنی دەبێ ماوەی بۆ دابنین بۆکە بتوانین ئەو ستراکچرە ئەو پێکهاتەیە ساز بکەین. مەمنونم و زیاتری لەسەر ناڕۆم زۆر سپاس. زۆر سپاس پێم ئەگەر نۆبەی منی با منجڕی خۆم بڵێم بەوەی اعتیبارەی کە تەجربەیەکی متەوازەیشم لە ڕاگەیاندن هەیە من دەبێت سەرستان بە ئەو ڕابکێشم گرنگیدان بە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە ڕووی خیتابی ڕاگەیاندنەوە زۆر گرنگە. ڕاگەیاندنی ئێمە وەزیفەی دیاری کراوە بۆ ناو هەرێمی کوردستانی ڕەسمی بۆ خەتی شین لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی بایەخی ڕۆژانەی ڕۆشنبیری یعنی کۆمەڵگای ناو خەتی شینی هەرێمی کوردستانی خەت بۆ کێشراو پتر دەکاتە بەرابەری خۆی خیتابەکەی لە بۆ ئەوە بەبێ ئاگامان لێبێ یان لێ نەبێ چونکە کاری ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان لەو چوارچێوەیەدایە. ئەوە وا دەکات کە ئێمە 2 خیتابمان لە دەستگاکانی خۆمان پێ بار ناکرێ. من لە ڕاگەیاندن بوومە و لە کاری دیکەش وایە لەوانەیە هەندێک تایبەتمەندی لە کاری ئیداری هەبێ کە هەماهەنگی لە بین دەستگاکان دەکرێ و کەسێک 2-3 ئیش دەکات بەڵام کاری ڕاگەیاندن پەیوەندی ڕاستەوخۆی بە بەکارهێنانی هۆش و عەقڵ و ئیستدلالی ئینسانەوە هەیە ئەتوانێت یەک بۆعدی هەبێت دوی نییە بۆیە بێ ئەوەی ئاگامان لێبێ هەر ڕاگەیاند کارێک و هەر دەستگایەکی ڕاگەیاندن کلۆزی خۆی دەخاتە سەر هەرێمی کوردستانی ڕەسمی. ئەمە خەتەرەکەی لەکوێدایە لەوەدایە کە ناوچەکانی دەرەوە دادەبڕێن لە سەرەتای قسەکانی ویستم سەرنجستانی بۆ ڕاکێشن ئەمە زۆر گرینگە کە دابڕان چونکە ڕۆژانە باسی کاروباری ئیداری ئەوان ناکەین پۆلیسی ئەوانمان پێ تەنزیم ناکرێ هاتوشی ئەوانمان پێ تەنزیم ناکرێ تەنیا فرمێسکەکانمان دەبین ئەوان کە زۆر جار لە ڕاگەیاندنەکانی خۆمان یان لە سۆسیال میدیا ئەبینین دەڵێن سوپاسان ناکەین بۆ فەرمێسکانە ئەوە خەتەرە. ئەوە بەڕێزانی کە لێرە با بڵێن کاکشاخەوان خۆی با حکمی کەرکووکی بوونی احتیمالە پتر هەست بە و واقع بکات بۆ هەندێ پێویستی بە دەستگای تایبەتی هەیە ویستم سەر ئەم مەقەدیمەیان بۆ ئەو کە دەستگای تایبەتی پێویستە تا لەسەر ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانی ڕەسمی کار بکات ئیشی ئەوە بێ سەرنج و هوشیاری ناوچەکانی دەرەوە ڕابکێشێ بۆ ناو بۆ لای حکوومەتی هەرێمی کوردستان ئاواتیان بداتێ کە خاوەنیان هەیە لەسەریان بە جواب دێ ڕۆژانە ئیشیان لەسەر بکە کە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان و بزوتنەوەی سیاسی لە کێبەرکێ و لە زۆرانبازی و یەخە ڕاکێشاندایە لەگەڵ حکوومەتی عێراق بۆ مافەکان و بۆ جاریەکەم بۆ مافەکانی ئێستایان لە چوارچێوەی ئەو ئیدارەیە کە سەر بە عێراقا دومیشەم بۆ ئاواتە گەورەکە کە گێڕانەوەیانە بۆ هەرێمی کوردستان و هەر سیاسەتێکی دیکەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پێی باش بێ دەبێ لەم دەستگا تایبەتیانەوە بێ کە دادەمەزرێن و حکوومەتی هەرێم پشتیوان و خاوەنیان بێ لە ڕووی ئیداری و مالی و تەوجیهەوە تاوەکو لەوێندەر هاوڵاتیانی ئێمەی داگیرکراوە بتوانن بڵێن
ڕۆژانە ئەمەلێکی تر هەیە و هەوڵ بدەن هۆش و هەستی خۆیان ڕێی خۆیان ببەستنەوە بە هەرێمی کوردستان. ئەم دەستگایانی کە دادەمەزرێن من پێم وا دەبێت دەستگا دابمەزرێت قوربان وەک ئیشارەم پێ کرد ناکرێت لە دام و دەستەکانی هەرێمی کوردستانی حزبی بنیانی حکوومەتی بن ئەو ئەرکە گەورەمان بوێت. هەر بۆیش ئەبینی ئێستا ئەگە تەماشای خیتابی دەستەکانی ڕاگەاندن بۆ ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دەکەی خیتابێکی پەرت و بڵاوە وەستاوەتە سەر زۆری هوشیاری و زانایی و خبرەی ئەو ڕۆژنامەنووسەی کە مەوزوعەکە مەعالەجە دەکات. ئەنجاوە ئەگەر لە بەرچاومان بێ ڕۆژنامەنووسانی کوردستان پێ ناگەیەندرێن کاری ئاماتۆرم دێنە سەر تەلەڤیزیۆنەکان و لە منبەرەکانی دیکەشکە قساکەن کەم و کوڕیەکانیش دەردەکەون. بۆیە دەبێ دام و دەستگا هەبن و لە پێشکەوتنی تەکنۆلۆژیای ئێستادا دام و دەستگا تەکلیفێکی زۆری نییە. یعنی من ئەوە ئیشی من نییە و حکوومەت احتیمالی ئێستا لە تەقەشف و لە پشتێن قایمکردن دابێ بەڵام دەبێ ئەو مەسەلە استراتیژیە لە بەرچاو بێ. من تاریخی ئەو کێشەیە لە ساڵی 2023 ئەزانم سەرکردایەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی ئەمە تا 2017 هیچ بایەخێکی بەڕاگەاندن بۆ ناوچەکانی دەرەوەی هەرێم و لەوەی عێراقیش نەبوو. من بە حکمەوەی سەرپەرشتی ڕاگەاندنم کردو لە کۆبوونەوەکان بەشدار ئیشارە ناکەم بە کوێ و کوێ بەڵام زۆر هەوڵدرا کە دام و دەستگای ڕسمی هەبن بە زمانی عەرەبی یان بە زمانی کوردی گەر زمانەکانی دیکەش پێویست بن. ئەوە کە ڕووی نەدا ئێمە ئێستاوە مناقەشەی دەکەین زارێکی زۆرمان کردو. یعنی ئێمە خاوەنی خیتابی سەر ناوچەکانی دابڕا و خاوەنی قسەی خۆشمان نین لەسەر دانیشتوانی عەرەبی عێراق و پێکهاتەکانی دیکەش. هەبوونی تەلەڤیزیۆنێک بەلانی کەم و لە داهاتوودا چەند تەلەڤیزیۆنێک زۆر پێویستە کە وەزایفیان تەقسیم بکرێ چونکە تەلەڤیزیۆنەکانیش بەتەنێن ناتوان یەک ئەرک جێبەجێ بکەن. ئەگەر فکرەی تەلەڤیزیۆن ئەوە بێ کە پارەیەکی زۆری لەوێ ستافێکی زۆری لەوێ ئەو هەموو تەلەڤیزیۆنەمان پێ جێبەجێ ناکرێن دەبێت کەمێک واقعبینتر بین. دەکرێت تەلەڤیزیۆنێکی بە تکنیکی دیجیتاڵی ئێستا هەبێ ئەوەی تریان تەلەڤیزیۆن لەسەر ئەنتەرنێت بەڵام تەلەڤیزیۆن و ئێستا ئەم تەجربەیە لە ناو کوردانی دەرەوەش دەستی پێکردووە. تەلەڤیزیۆنی زۆر فعال هەنا کە فقط لەسەر کۆمپیوتەر و ئەو بەرنامەیەکەوە بۆیان ئامادە دەکرێت. نەک ئەو سوسیال میدیای ئێمە کە بەرهەڵدراون بە کەیفی خۆیان هەرکەس بە عەقڵی خۆی و بە خبرەی تکنیکی خۆی و بەو مۆبایلە بەردەستیدایە کار دەکات کە دەبینین کارەکە زۆر جار گلەیمان هەیە و هەندێک جار هەدەفی خۆی ناپێکی و جاری واشە ئیشەکە شێلو دەکات. ئەو هەنا دەکرێت تەلەڤیزیۆن و رادیۆی سەر سوسیال میدیامان هەبن و هەر ئێستا لە دەرەوەی حکوومەت ئەو کارە دەستی پێکردەوە هەندێک تەلەڤیزیۆن زۆر جار خراپ قاچی حکوومەتیش دەگرن تەنگاویان دەکەن هەر لەناو هەرێمی کوردستان. ئەجا حکوومەتی ئێمە پێویستە فێر بێ دەوڵەتەکانی دەرەوە هەموو میدیای ڕسمیان هەیە کە قسە دەمی ڕاستەوخۆی حکوومەت نین. ئەوە سەیری VOA کەن سەیری دۆرچە وێلەکان سەیری تەلەڤیزیۆنی فەڕەنساکە سوسیال میدیاکان بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک هەم ئازادە هەم ڕێیە منەزەمەکەش دەگەێنێت. دەبێت لەو مەجالە فێر بین. سوسیال میدیا دەبێت ببێتە سوسیال میدیایەکی منەظەم. ئێمە ئێستا تەنیا سوسیال میدیامان تێبەرداوە ئەوە قەی ناکە ئەوە تەجربەی یەکەممانە بەڵام هەدەفەکەی زۆر باش ناپێکێ کۆنتترۆلیش ناکرێت. ئەمە جوهدی شخصی شتێکی دیکەیە. سوسیال میدیای منەظەم بەم پرۆگرامە باشانەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بەکار دەهێنرێ و مەسئولەکانی دیارن هەدەفیشیان دیارە. دەکرێت سوسیال میدیای ئێمە بۆ ناوچەکانی دەرەوەی هەرێم بەو مانایە بێ ئەوەی تریان با بەردەوام بێ کەیفی خۆیەتی بەڵام ئەوەی کە کاری خۆی دەپێکێ ئەم سوسیال میدیای منەظەمە کە وەختی زۆر بۆ ناکوژم. رادیۆش دەکرێت هەبن زیاتر لە رادیۆیەک و رادیۆکان لەسەر سوسیال میدیا بن بەڵام رادیۆ بن نەک تەنیا هەوڵی بەتەنی. مەسئلەی زمان گرینگە دەبێ زمان بە شێوەی سەرەکی عەرەبی بێ و ئینجا کوردیش بێ بۆ ناوچەکانی خۆمانیهی کوردستانی. ئەم مەسئلەی زمانی عەرەبیە من تەجربەیەکیش لەو بوارە هەیە. وەختی خۆی قەول بوو تەلەڤیزیۆنی تەئاخی و ڕۆژنامەی تەئاخی و هەندێکی دیکە فعال بکرێن بۆ بەغدا بۆ ئەوە
من تەکلیف کرام کە پەیوەندی بە یادی بەخێر عەدنان حوسێن بکەم بۆ پەیوەندی بە عەدنان حوسێن کرا چونکە عەرەبێکی دۆستی کوردەکە نیازی پاکە ئەگەر من عەدنان حوسێن دێنمەوە بە نمونە لەو تیپانە دۆستی کورد لەناو عەرەبان هەنە لەناو پێکاتەکانیش هەنە ئەگەر کورد ئێستا ژمارەی عەرەبیزانی کاریگەری مواسرەوەی کە کاکشوان باسی دەکرد کە من دەکرێت ئێمە دۆستەکانی خۆمان وەکو هەر ڕاگەیانێکی دنیا لەناو عێراق و لە دەرەوەی عێراقش بەکاربێنین کە بە عەقلیەتی عەرەبی بە زمانی عەرەبی بە لاوەعی کاتێک کە خاوەن ڕەئیە و دەیەوێت تەئسیر بکە دەزانێت چۆن دەیکات شارەزایە لە کوردیش هەروە و لە هەموو ڕاگەیاندنەکانی موئەسری وڵاتاندا لە بیریانە حکوومەت هەوڵەدا لەسەر وەزنی ئەو تاسک فۆرسی کاک حاک حوسێنەڵێ گروپی چاوساغ و ڕێبەرانی دروستکردنی ڕایگشتی هەیە کە ئەمانە بریتین لە ڕۆژنامەنووس و سیاسی و باحیسەکانی ناو زانکۆکان و مەرکەزەکانی دراسات بە کوردیان بە عەرەبی ئەمانە هەندێک جار بە شێوەی ڕەسمیش لە تەکلیف دەکرێن جاریوە هەیە پارەیان بۆ سەرف دەکرێت غایب نابن بایەخ ئەدرێن زانیاریان دەدرێتێ بەردەوام لەگەڵیان لەسەر خەت دەبن و تەحلیل و تەئسیرەکە بە باشتری دەکەن ستاف پێویستە پێ بگەیەندرێ یعنی کارەکە زۆر من ئاسانی ناکەم ئەو ستافێکە لە هەموو ئەو بارە نەگوتم ئەبێ پێ بگەیەندرێ حکوومەتی ئێمە ئەتوانێت ماڵی خۆی کۆکاتەوە کاگ دکتۆر جوتیار باسی تەلەڤیزیۆنی و ئافان ڕادیۆی وەزارەتی ڕۆشنبیری دەکات باشە خۆ تەلەڤیزیۆنی تریش هەنا بۆ نمونە هەر باسی تەلەڤیزیۆنی زاگرۆسکە زاگرۆس ئەتوانێت یەک دوو ڕادیۆش لەگەڵ خۆی لینک بکە هیچ پارێکی تێ ناچێت دەکرێت ستافی بۆ لە بۆ ئامادە بکرێت تەلەڤیزیۆنێک بە عەرەبی هەر ئیش دەکات بۆ هەموو ئیمکاناتی جەباری کە بۆی دروستکراوە بۆ تەنسیق پێ ناکرێت دەکرێت تەنسیق بکرێت و دەکرێت مدیر و ڕۆژنامەنووسی سیاسی ئامانجداری لێ کۆ بکرێنەوە بۆ هێندێ من نایەمە ناو ڕەخنەگرتن لە دەستگاکانی ڕاگەیاندنی خۆمان چەند کاریگەرن چەند کاریگەرین بۆ حکومەی کە من یەکێکم لە ڕژ سپیەکۆنەکانیشیان نابێت زۆر لە مەلای عامدا گلەیان لێ بکەم بەڵام دەکرێت ئیعادەی تەنزیم بکرێنەوە دەبێت دەمڕاست و چاوساغ و ڕابەری دروستکردنی ڕای گشتی بۆ ئەو ناوچانە کە کوردستانین و بۆ عێراقیش دەستنیشان بکرێن ئەمە لە دە کەس تێ ناپەڕێ تەلەڤیزیۆنی ئەمریکا ببینن بە هەر زمانێک هەموو ئەوانەیە کە ڕێی ئەمریکات بۆ تەسویق دەکەن ناگەنە دەکەس بەبەردەوام بانگیان دەکەن لە دەوروبەری ئەوانە خەڵکی دیکە هەیە ڕۆژنامەنووسەکان چالاک دەبن قەزەیەکی ترە حزبایەتی لە کاری لەم کارەدا من تێپەڕان هیوادارم لە دەقەیەکدا کۆتایی پێبێنم حزبایەتی دەبێت مدیریەت بکرێ یعنی ئێمە بۆ حزبی خۆمان حزبەکانی تریش بۆ خۆیان و کەسانی سەر بەخۆشکە وەکو حزبێک کار دەکەن بۆ ڕێی خۆیان هەموو حەقی خۆیانە ئەمە قەزیەکی نیشتیمانیە ئەتوانن ڕێیان هەبێت ئەتوانن دەستگاکانی خۆشیان بەکاربێن بەڵام لەم پرۆگرامێکی ئێستا ئێمە باسیەکەین لەم دی و حدود ئێمە ئایا ڕوومان تەنیا لە ئەندامانی حزبی خۆماندایە یان لە هاوڵاتیانی خۆماندایە تەنیا لە کوردایە یان لە هەموو پێکاتەکەندایە کاتێک ڕوو لە عەرەبووی ڕوو لە عێراقی دەرەوەی هەرێمی کوردستان دەکەین هاوڵاتیانی عێراقی ئەوێ تەنیا ڕێی حزبی خۆمان حەقمان هەیە بڵێن بەڵام دەبێت ڕابین بخەینە ئیتاری ئەهدافی کوردستانی ئامانجی کوردستانی ئەگەنا لە نەجەف و بەغدا و کەربەلا و شوێنەکانی ترخۆ بەلایەنەوە زۆر گرنگ نییە هاوڵاتی بەس ئەمە ڕێی پارتیە یان حزبێکی ترە بەڵام بەلایەوە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستانە وا دەکات وا دەڵێت هەڵوێستێتی ئەمە دەستکەوتەکانیتی ئەوە خواستەکانیتی لەگەڵ عێراق ئەوی تریان کە حەز دەکەم سەرنجستانی بۆ ڕابکێشم هەر لەم دەستگایانە بایەختان بە زمانی ئینگلیزی زۆر گرنگە یعنی دەکرێت ئەویان سۆسیال میدیا بێ یعنی دەکرێت مرکزێکی میدیایی بێ کە ئێستا هەن مرکزی میدیایی هەنە تێکەڵە لە بینی سۆسیال میدیا و تەلەڤیزیۆن و رادیۆ و هەندێک جار جوهدی فەردیش شێوەیەکی تایبەتیە دەبێت ئەمانە هەمووی دەراسە بکرێن و خەڵکی بۆ ڕابێنین حکوومەت دەبێت ئاوها کارەکە کەمێک بە جددی وەربگرێ تەنیا کاتی نەبێ ئەمە پارەیەکی دەوێت بەڵام زۆر نییە شەرنی هەمووی بە یەک مانگ ئەنجام بدرێ
و ئەو کادرانش کە من دڵێم ئامادە بکرێن دەبێ ئامادە بکەن دەبێ زمان بزانن دەبێ خوێندەوار بن دەبێ ئەو هەموو دەبێ من باش نییە بەڵام پێویستە کە لەم کارەدا خاوەن ڕێی و ڕۆژنامەنووسی ئاماتۆر نزیک نەخێنەوە زمانی ئەوە نەماوە ئاماتۆر ینی ئەو کەسەی خوێنی تەواو نەکردووە هەر خۆی حەزی لە ڕاگەیاندنە سینگی خۆی دێنێتە پێشەوە شاتیباتی دەست بە قسان دەکا هیچی پێ نەقڵ ناکرێت تەنیا بە نامونەزەمی سەرنج ڕاکێ کە ڕاگەیاندنی کوردستان بەگشتی پڕە لەم ئەماتۆرانە لەم کارەدا مادام خۆ حاضرکردنێک ئەگەر بکرێ خەڵکی ئاماتۆر دەوری کۆتایی هاتووە هەروەکو چۆن ئێستا ئەمڕۆ سیاست مەدارێکت ناتوانێت هیوات پێی بێ ئەگەر سیاست مەدارێکی خوێندەوار نەبێ ئەگەر خوێندەوار بەمانای ئەوەی کە زانکۆی تەواو نەکرده بێ ئەگەران ناتوانێت لە حکوومەتدایان لە ناو دام و دەستگای تردا سیاست مەدارێکی زۆر پێشەنگ بێت ناتوانێت کوڕی ئەم عەسرە بێت ڕاگەاندنیش وایە زۆر سوپاسان دەکەم جاگەر ڕای تر هەیە ئێمە جەولەیەکی تری سەریعمان هەبێ ئەزانم ئەوە تقریبا ساعتێک و 20 دقیقە ئێمە لەسەر خەتین ماندوو بوونە کێ دەیەوێت قسە بکا بە وەختی بدەری کاک شوان فەرموو کاک شوان فەرموو 5 دقیقە دەنگ نایە دەنگت بکەوە کاکەوە ڕۆیشت با حەزەکەی من قسە بکەم تاودی کاک شوان ناوی وەڵا کاک شوان فەرموو یەک لە خاڵەکانە لە بەرنامەکەشدا وا بوو کە خاڵێکی زۆر ئەساسی بوو کە دەکرێت قسەی لەسەر بکرێ کادر دەبێت کادر ئامادە بکرێ ئەوە یەکێکی زۆر گرنگە کادر ئامادەکردن بەس بەر لەوەی قسە بکەم عەبدولحەکیم بەنیازن دەستگاکی ڕاگەیاندنی بەو شێوەی کە دەتانەوێ سەر بە مدیریەتێکی لە مدیریەتەکانی ئەنجومەنی وەزیرامی یا هەر وەزارەتێک بێ بە حەقیقەت ئەو بارەی پێ هەڵناگیرێ دروستکردنی کادر مەبەستێ لە دروستکردنی کادر هەر بۆ تەعقیبە لە سەقسەی کاکسەرەوە ئەگەر ئەو دەستگایە ئەو مؤسسەیە زۆربەی یان هەندێک لە کادیرەکانی کەناڵە حزبەکانی کوردستان یاخو عێراقیەکاندا ڕابهێنێت هەر ڕاهێنان مەبەستم لە ڕاهێنا هەر ڕاهێنان نییە لە دوازاردا ڕاهێنان میساقێکی هەیە بتوانن چۆن بەرەنگاری هەندێک کار ببنەوە من هەر بۆ نمونە ناوچە دابڕێنراوەکان کاکسە ڕۆشتێکی شەوە هەندێک ناوچەمانە هەنە کوردستانین بەس من ناومێنە ناوچە لە بیرکراوەکان هەر نەکدابڕاون وەکو بەدرە و جەسان و باشووری عێراق هاو ناچە هەلە بیر کراوە نەک دابڕاون لە هەرێمی کوردستاندا ئەگەر میدیاکاری کوردی لەو مؤسسەیەدا مەسەلەن مادەی 140 ناوچە دابڕاوەکان نەتوانێت محتەوایەک بابەتێک لەسەر کێشەی مادەی 140 لە مابەینی کەربەلاو ئەنبار بینێتە پێشەوە تاوەکو شەقامی عێراقی بروژێنی ئەدەینەوە سەر خاڵی یەکەم ئەگەر ئێمە هەر کاری بەرەنگار بوونەوە بەکاربێنین دەبی بڵێن کاکە ئەو دەردا ئەو کێشەیە هەر تەنها کێشەی کورد نییە لەگەر عەرەب ئەو کێشەیە لە نێوان عەرەبیشدا هەیە لە ناو شارەکانیشدا هەیە بۆ ئەوی میدیاکاری کورد بۆ ئەوەی محتەوا دروست بکات فیکرە دروست بکاتن تەسویقی بکاتن لە دوازاردا بتوانێت بابەتەکەی خۆشی ئاراستە بکە لەو کاتەدا دەتوانێت بەڵام قسەکردن لەسەر پێگەیاندنی کادر بە حەقیقەت من پێم وایە ئەوەشێکی زۆر موهیمە چەندین مؤسساتی بیانی هەوڵیاندا لە عێراقدا لە کوردستاندا مەسەلەن میدیاکارەکانی هەموو تەلەڤیزیۆنی عێراقیەکانیان کۆ دەکردەوە کۆیان دەکردەوە لە دوازاردا مانجێک دوو مانگ مەسەلەن دەتوانی مەسەلەن بەڕێز کاکسەرۆ قادر زۆربەی میدیاکارەکانی عێراق لە هەر تەلەڤیزیۆنێکدا هەر لە مؤسسەیەکدا کەسێک داوەت بکە لە شەقڵاوە ماوەی مانجێک ماوەیەک هەفتەیەک بتوانێت لەگەر میدیاکارەکان مەشق و ڕاهێنان پێ بکەش مەرز نییە تۆ شتەکانی کوردی پێ ئاراستەکەی بەڵام لە دوازاردا کرۆکی میساقێک لە ناوان ڕاگەاندەکارەکان دەبێتن بەڵام بۆ حاڵەی کە هەیە مەسەنەوەی کاک زوتیار دەڵێتە درێ رادیۆ وەڵا کاک زوتیار ئەو رادیۆی هەکە هەیە لە وەزارەت سەقافە نازانما بووە ئەگەر رادیۆی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر بە ڕەنگە زیاتر خزمەتی خەڵکی کوردستانی کردەوە بەڵام ئەو رادیۆیە ینی من نازانم ینی قسەکردن لەسەر هاتوچۆ کارێکی چاکە
بەڵام ئەو وەزعی ئێمە هەمانە بەڕاستی بەڕادوە نایپێچێتن و دووش ناکرێ ئەو مؤسسەی کە قسەی لەسەر دەکرێتن ببێتە بەشێک جزئێک لە مؤسسەیەک لە حکوومەتدا ئەسڵەن نابێ حکوومەت بە هیچ شێوەیەک تدەخولی هێندێک کار بکاتن تەنها لەسەر مەبادی عامەکاندا مؤسسەیەک تەرخان بکاتن و چەند کەسێک سەرپرەشتی بکاتن و بەبێ ئەو لۆگۆی باسمان کرد بەبێ ئەوەی کە پێویستی بەوە بیتن کە شتێک چکوب لە ئەساسدا ئەو بابەتەشی ئاراستە کراوە ئەوە خەڵێکی قۆرسە بەش بە حاڵی خۆم وەختەکەشتەوە ئەوەندە پڕژامە سەری ئەگەرنا زۆر سپاس زۆر سپاس کاک دکتۆر فەرموو فەرموو بەڵێ کاک دڵشاد وتت قسە بکەیت وەڵا زانتێت تەنها یەک دوم لە حەزەی زۆر بچووکم هەیە و زۆر سپاسی هەموو لایەکەکەم بەڕاستی ئەو پێشنیارانە و ئەو قسانەی کەکران هەموو فایدەیەکی گەلک زۆرە و خاستەن بۆ خۆشم سوودێکی باشم لێوەرگرتووە دەستا خۆش بێ بەڵام تەنها یەک شت من دووسێ خاڵی بچووک هەیەکەوە حەزەکەم یعنی ئیشارەتی بۆ بکەم یەکەم شت بەڕای من ناوچە دابراوەکان طبیعی ئەو ڕاگەیانەی کە بۆ ناوچە دابراوەکان دەکرێت ناتوانین شتێک ناوی بنین ڕاگەیاندن بۆ ناوچە دابراوەکان ئەمە ناوچە دابراوەکان کێشەی عێراقیە و چارەنووسی ئەم ناوچە دابراوانە تەنها بەدەست هەرێم نییە یاخۆ بەدەست خەڵکی منتیقەکە نییە بەڵکو بەدەست ئەو هێزە سیاسیانەیە ئەو حکوومەتەیە کە لە بەغدادا هەیە بۆیە ئێمە زیاتر دەبێ لەم بارەیەوە ئێمە تەوەجهی بەغدا بکەین تەوەجهی ئەحزابە سیاسیەکان بکەین تەوەجهمان بۆ جادەی زۆرینەی عەرەب بیتن کە تەئسیرێکی زۆر گەورەی هەیە لەسەر ئەوە زائیدەن ناوچە دابراوەتکان یعنی ئەمە من باوەڕ ناکەم ئەم دوو مەسەلەیە لە یەک جیا بکرێتەوە لەبەر ئەوە ئەمە بە شێوەیەکی گشتی بەم جۆرەیە بەنسبەت زۆر شتی تر هەیە مەسەلەن ئەمەی تاسک فۆرسەی کە باسی ئەەکەن ئەمە شتێکی زۆر زەڕوریە کە دەست پێکرێت لەسەر شێوەیەکی علمی ئەکادیمی مؤسسەیەکی ئەعلامی دابدرێ و دەستنیشانی ئەو ئەداتانە بکرێت کە چۆن ئەتوانی خیتابە سیاسەکەی خۆت بگەینە خەڵکی عێراق بەگشتی چ ناوچە دابراوەکان بێ چ خەڵکی وەسەت و جنوبی عێراق بێگومان دامەزراندنی دەستگایەکی ئەعلامی ڕێکوپێک بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕای من زۆر گرنگە دەبێ حکوومەت یعنی ناتقی خۆی هەبی ناتقی دەستگای خۆی هەبێ بەو شێوەیە کە نەک بە شێوەیەکی جامیدانە کە باسەکرێت بەڵکو بە شێوەیەکی لەسەر ئەساسی مەسە وەکو BBC کە دەستگایکی تەمویلی حکوومەتی بەریتانیا بەڵام مەساحەتێکی واسعی هەیە کەوا لە بۆ باسکردن لە مواضیع مختلف لە بۆ ڕاگەیاندنی ئەو بۆ گەیاندنی ئەو سیاسەتەی کە حکوومەتی بەریتانیا دەوێت بە عالەم ڕابگەێنێ بەبێ ئەوەی کە مباشر علاقەی بە حکوومەتەوە هەبێت تەلەڤیزیۆنی ئەلعێراقیە بەلەستەر هەمان فکرە دروستکرا تەلەڤیزیۆنی ئەلعێراقیە تەمویل حکومیە بەڵام مەساحەتی زۆر فراوانیان هەلاساس پێ بدرێ کە یعنی ببیتە دەنجی عێراق بەڵام طبعاً بە شێوەیەکی کە بردرا بووە مەسەلەی تەنها کە مالکی لەسەر حکم بوو مەسەلە بۆ مالکی بوو کە عەبادی هات بوو بۆ عەبادی کە بۆ ئەوە یعنی بەڵێ یعنی ئەمە طبعاً ئەمە بە شێوەیەکی زۆر گرنگە ئەمجا زۆر شتیت کە هەیە ئەتوانین بیکەین مەسەلەن پەیوەندی لەگەڵ کەناڵەکانی تری عەرەبی بۆ هەموو کەناڵێک دژی ئێمە نییە هەموو کەناڵێک ئەوە نییە کە ئەتوانین مەسەلەن پەیوەندیان لەگەر ئەوە بکەن دەستنیشانی مەسەلەن وەکو بڵێن خەڵکانێکی شارەزا لە زمان و لە معریفەت و لە معلومات و ئەوانە مەسەلەن بناسێنین بەو دەستگایانە عەرەبیانە کە لە بەرنامەکانیان لە ئەوەکانیان داوەت بکرێن نەوە کەرچاوەرە بکەن یەکێک لەسەر مبادەرەی شخصی خۆی
لەسەر مبادرەی شخصی خۆی بچی ساڵ بە و کەناڵە بکە یاخود بە کەناڵێکی دیکە کەناڵەکەش ئێقەی ئەگرن هەموو جارێ هەر ئەوی ئەهێنن هەر ئەوی ئەهێنن ڕەنگبی ئەو نە ئەو معلوماتەی هەبێت و نە ئەو قابلیەتەی هەبێت کەوا خطابی کە کورد بە شێوەیەکی عام چی هەیە بگەێنێت بەم جەمهورە یعنی زۆر مەسائلی تر هەیە مەسەلەی هەتاکو ڕێکلامی سیاسیش هەیە ڕێکلامی سیاسیش هەیە مەسەلەن ئەمە ئەتوانی لە بۆ قەزایە خۆی لە زۆر شوێن بڵاو بکەیتەوە زۆر سپاس کێی دیکە من ئەگەر نەمبینی بێ متاخر کاک دکتۆر عەبدولحەکیم فەرموو کاک شاخەوان تۆ ئەتوێست قسە کاک شاخەوان با قسە بکە دوای من قسە دەکەم زۆر چاک کاک شاخەوان فەرموو وەڵا کۆمەڵێ شتی باش باس کرا لێرە ئەوەی کە من دەمەوێت لێرە ئاماژ شتیش باسم کرد کە بۆ کاتگیری ئەو ناوچانە بەکار بۆ بابەتە سەر هەمان پێشنیاری ئەو برا بە ڕێزە کە نابێت شتێک هەبێ بە ناوی ڕادیۆ ئەگەر دانرا ڕادیۆ یا تەلەڤیزیۆن یا میدیای ناوچەکانی دەروێ هەرێمی کوردستان چکە هەر لەگەڵ ناوەکەیە بەشێک لە عەرەب و تورکمانەکانی لەکرێت بۆ یەکرێت ناوێکی تری هەبێ و میوانەکانی هەمە جۆرن ئەمە بە میدیایەک بەو ناوچانە بەلای ئەمەوە بەڵێ ئاراستە و پەیام و کاریان بۆ ئەو ناوچانێ ئەم ناوەکەی نابێ ئەوە بێ وە لە ڕووی ئەوەی کە خیتابی ئیعلامی ئێمە تەمەشاکەین دەبێت لەگەڵ کردداری کەرەسەکانی پارتیوێکیش لەسەر ئەرزە بە تایبەتی ئەم دوانە یەک بگرێتەوە ینی میدیای ئێمە ئیشێ کرد ڕۆژانە تەزکە و قوربانیدانی پێشمەرگە و شەهید و بریندارەکانی ئێمەی لە خواری کەرکوب باسە کرد بە باسی لەوا کردکەوە تا لە هەندێک ناوچە شەهید دەبێت کە کوردی لێنیە عەرەب و تورکمانە ئاسایش لە هەندێک ناوچە شەهید دەبێت کورد و عەرەبی بڵێن کوردی لێنیە عەرەب و تورکمانە بەڵام کاتێک کە تەسەڕوفی بەرپرسێکی ئێمە بەرپرسێکی پێشمەرگە دەهات کاتێک کە تاڵانی ئەو گوندانەی دەکرد و یا خەڵکی بێتاوانی دەستگیر دەکرد هەموو ئەو بەرهەمانەی چی میدیاوە چێ ئەو قوربانیدانانی پێشمەرگە زەربی سفرەکرایەوە و بۆیە زەرورە ئێمە بە تایبەتی پارتیوێکێتی لەو ناوچانە کەرەسەکانیشمان بگۆڕین چکە کادرەکانی حەزب لەو منتیقانە تەمسیلەکەن بۆ نمونە ئێمە باس لە حکوومەتی شەکەین دواتر کە کۆمەڵێک موسساتی فەرمی ئێمە ارتیباتیان لەگەڵ ئێرە هەیە دەستگای شەهیدانە مامۆستایانی دراسی کوردیە کۆمەڵێک دامەزراوەمان هەیە کە ارتیبات ڕاستەخۆیان لەگەڵ هەرێمە هەیە ئەوانیش دەبێت پەیامی خۆیان هەبێ بەڵام من پێم وایە دەبێت ئاراستەی خەڵکەکەی ئێمەش بەو شێوە بەیتر بەسە تۆ لەو ناوچانەی تەمسیلی دەبێت سیاسەتێکی جوانی کورد کە بریتە لە دادپەروەری لە پێکەوە ژیان لە عەدالەت ئەمە پەیامی توێ لەسەر ئەم ئەساسە ئیشەکەی باشە هیچ ناکەی نابێت تۆ لەو ناوچانە کار بکەنی بە شێوەیەکی گشتی لەسەر بابەتی زەوی کشت و کاڵەکان مامۆستا عەبدولحەکیم باسی کرد دکتۆر عەبدولحەکیم دیارە خۆشبەختانە لە سنووری ئیشمان هەیە کە عقود ملکی وەزارەتی زراعی و دراوە بەلایەنەکانی تر طبعاً بۆ کارکردن لەسەر بابەتی ڕەتکردنەوەی تەعریبیش کە تو ئاڵەی تەعریب ڕەنگە عەرەبێکی باسراوانە لەگەڵ تا ئەوە نەبێ و پێشی خۆشە تعریب بکرێت لە کەرکوب پرۆژەی ئیلغاکردنی قەراراتی مسکیا سەورە و شؤون شیمال کە من لە کۆتایی ساڵی 2014 پرۆژەکە بردە پەرلەمان لە خوێندنەوەی یەکەم 100 دەنگم هێنا بەڵام لە خوێندنەوەی دووەم کە تەرحم کرد بۆی بکرێتەوە خوێندنەوەی بۆ پەرلەمان بخوێندرێتەوە بۆی دوجار ئەو بڕیارانە هەڵوەشێتەوە 170 دەنگم هێنا تەنها لەبەر لەناو پەرلەمانە وتم داواکەین کە ئەو قرارانەی بەعزداوێتی بۆ ئەوەی زەوی لە تورکمانی شیعە و لە کورد وەربگرێتەوە بیدا بە عەرەب ئەو قرارانە هەڵوەشێتەوە بڕوا بکەن 170 دەنگمان هێنا بۆیە هەر ئاراستەکردنی بابەتەکان پرۆژەکان بە شێوەیە بێکە کە ئێمە تا بەیانی بڵێن تەعریب پێم وایە بەقەت ئەوە کاریگەری نابێت لەسەر سیاسەکانی شیعەکە ئیحراج بکرێت لەو مۆزوع لەگەڵ ئێمە یابێ بڵێن ئەوە ڕاکان ئەوە لە میدیاوە ئەوە ڕاکان ئەو خەڵکە لە کەرکوک ئەیانەوە زەویەکان بۆ بەعسیەکان بگەڕێنەوە ئەم مستەڵەحا زۆر دەورە بینێ لەسەر ئەوەی کە ڕێگر بن ئەوان هاوکارمان بن ڕێگر بن لە بەردەم هەنگاوەکانی بە عەرەبکردن و بەردەوامیدانی لەو ناوچانە کاک دکتۆر زیتیار باسی لەوە کرد کە ناوەڕۆکی خیتابی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو ناوچانە چۆن بێ دیسان ئەمە بابەتێکە کە
پێویستی بە دراسەیەکی قوڵ هەیە خطابی سیاسی ئێمە لە ڕووی کۆمەڵایەتی بە خطابی سیاسی حکوومەتی هەرێم بۆ ناوچانە دەبێ هەمە جۆر بن وەک باسمان کە خطابی ئانی هەبێ چۆن ڕوبەڕووی سیاسەتی تعریبکردن بێتەوە چۆن هەوڵ بدا ئەو مڵک و ماڵانەی لە دوای 16 ئۆکتۆبر داگیر کراوە بیگەڕێنێتەوە بۆ کەس و کاری بۆ حەقێکی لە قەڵەمدا چۆن هەوڵ بدات خطابی سیاسی ئەمە وا بکات کۆدەنگیەکی سیاسی دروست بکات لەگەڵ لایەنەکانی تری ناوچەکە بۆی کە ئەو مافانەی لە کورد زەوت کراوە بگەڕێتەوە وا بکەین خطابێکی سیاسی یەکگرتومان هەبێ بۆ ئەوەی کە بتوانین لیژنەکانی مادی 140 تەفعیل بکەینەوە کە تا ئێستا لە پەرلەمان تەفعیل نەکراوەتەوە لە حکوومەتی باڵێ بمبورەوەڵا ئەو بابەتانە بوو ئەوەی تر دەکرێت ینی لە کۆبنەوەیکی فراوانترا بە پێشنیار و بە فەرمی پێشکەشی بکەین ئینشاڵڵا کە گەیشتە خەتەواتی عملی بۆ ئەو بابەتە کە میدیاکە بچێتە بواری ئەوەی کە دروست بکە هەنگاوی بۆ بنرێ ئەو کاتە بە تاکید قسەی باشترمان دەبێەوە پرۆژەی باشمانە بێ و زۆر سپاس. زۆر سپاس کاک دکتۆر عەبدولحەکیم دەتوێت قسە بفەرموو. عەفو زۆر سپاس. تەنها چەند تێبینیەکم هەیە یەکەمیان لەوە وەکو پارتی باز دەکەم پارتی و یەکێتی تەلەڤیزۆنیان هەبووە هەموو مؤسساتی ئەعلامیان هەبووە لەو مەنتیقەیانە ئیشیان کردووە پارتی تەلەڤیزۆنی عاشتاری هەبووە کە تەنها موجه بوو بۆ مەسیحیەکان بۆ نمونە بۆ دەشتینینەوە بۆ ئەم ناوچانە تەلەڤیزۆنی زاگرۆز بەرنامەی تایبەتی هەبووە لەسەر مەسەلەی ناوچە کوردستانیەکان و گشت تەلەڤیزۆنەکان بەسمەوەیە ینی وەکو مؤسساتی ئەعلامی ئیشکراوە لەسەر ئەو ناوچانە وەکو باگراوندی نووسین و تار و مەقالات و ئەوانە پێم وایە شتێکی زۆر لەسەر ناوچە کوردستانیەکان نووسراوە. ئێستا تەسەوەر دەکەم ئێمە زیاتر پێویستمان بەوەیە کە نەک بڵێم خیتابیە چونکە خیتابی ئەعلامی هەرێمی کوردستان وازەحە بەنسبەت ناوچە کوردستانیەکان ئەوەی کە دوای 16 ئۆکتۆبەر وەکو خیتابی پارتی دیارە کە چۆن وەسفی ناوچەکان وەسفی داگیرکاری دەکا وەسفی ئیدارەیەکی فەرزکراو دەکات لەسەر کەرکووک وەسفی بڵێن حاڵەتی نائاسایی دەکەت کە لەوێ هەیە و دەبێت بگەڕێتەوە وەزعی ئاسایی ئەمە خیتابی پارتیە. خیتابی حکوومەتی هەرێمی کوردستانیش تقریبان لەو چوارچێوەیە کە ئەمە وەزعێکی مەقبول نییە و بەم شێوازە ناکرێت. ئێمە پرسیارەکەمان ئەوەیە ئێمە مەبەستمان چی بوو لە تەرحی ئێمە بۆ ئەوی ئێمە بڵێن تەرکیزێکی ئەعلامی بکەینە سەر مەوزوعە. تەرکیزی ئەعلامیەکە ئەوەیە کە جارێ پەیوەندی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا لەگەڵ بەغدا تەنها لەسەر موچە و لەسەر بودجەنیە ئەمەیەک دوو تەرکیزێک زیاتر بخرێتە سەر پرسەکانی تر یەکێک لە پرسەکان پرسی ناوچە کوردستانیەکانە چ لە ئیعلامی ناوخۆیی چ لە ئیعلامی دەرەوە. ئیسێمیان ئێمە کاتێکە دەمانەوێت مەسەلەن تەوجیهی ئەعلام بکەین کە ناتوانێت کۆنتترۆل بکرێت ئەمە ینی تەوجیهی ئەعلام شتێکی ترە لەوەی کە چۆن ئێمە ئاراستی ئەعلام بکەین ئیلا ئەگەر حەدەث دروست بکەین ئەم حەدەسانە وا دەکات کە تەرکیزی لەسەر بکات ئەو لجانانەی کە پێک هاتوونە ئەوانەی کە ئیش دەکەن ئەوانەی کە کارەکانی دەکەن. بەڵام لێرە دەبێت بزانین مەسەلەن چوار ئەتیجا هەیە کە دەتوانین ئیشی لەسەر بکە. یەک ئەو خیتابەی کە موجه بۆ نخبەی سیاسی عێراقی چ جۆرە خیتابێکی موجه بۆ نخبەی سیاسی عێراقی ئەمە لە بەچ کەناڵێک دەکرێت یعنی ئەمە پرسیارێکە ئەو کەناڵی کە موجه بۆ نخبەی سیاسی عێراقی بە چ کەناڵێک دەکەیت ئەو خیتابەی کە موجه بۆ کوردی ناوچە کوردستانیەکان ئەو خیتابەی کە موجه بۆ پێکهاتەکانی ناوچە کوردستانیەکان ئەو خیتابەی کە موجه بۆ کوردی خۆمان ینی لە هەرێمی کوردستان کە خیتابێکی داخلیشمان نەبێت لەسەر ئەو مۆزوعە ینی لەو چوارتەوەرە جگە لەوەی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی ینی ئێمە چ خیتابێکمان هەیە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لەگەڵ دەوڵوماتکارەکان لەگەڵ مؤسساتەکان وەکو مؤسساتی ڕسمی بەڵام لە ئیعلامی عارەبی ئیعلامی عالەمی چۆن کاری لەسەر دەکرێت لەسەر مەسەلەی ناوچە کوردستانیەکان ئەم تەئسیراتی مەناطق متەنازع عەلەیها ئێمە دەزانین ئەگەر بەراورد بگەڕێنەوە ئەو دیراساتانی کە لەسەر ناوچە کوردستانیەکان لە سەردەمی پیتەر هاملتۆن وەزانم وەنیە ئەو شتێک هەبوو تەقریری هاملتۆن
کە باسی کەرکووک وەسفی دەکرد وەکو بەرمیل بارود یعنی لەو کاتیەوە بەدەیان دیراسات لە مؤسسات دەرچوو لەسەر ناوچە کوردستانیەکان کە چۆن دەبتە شوێنی ململانی و نیزاعات لە داهاتوو دەمە بەسمەوەیە ینی شتەکە کە دەڵێن دووشتمانە خیتابێکی ئانیە کە ئێمە ئێستا ئیشی لەسەر دەکەین خیتابێکی تریشەوەیە کە گشتگیرە ئەم خیتابە گشتگیرە زۆر زەحمەتە کۆنتترۆل بکرێت ئاراستە بکرێت یعنی دەکرێت بیر لەوە بکەینەوە جا ئەم پرسیارە لە لای منیشەیان چۆن دەتوانین لەم پێنج ئاستا ئاستی موجه بۆ کورد ئاستی موجه بۆ پێکاتەکان بۆ نخبەی سیاسی عێراقی هەروەها بۆ کوردی ناوخۆی خۆمان بڵێن لە هەرێمی کوردستان هەروەها بۆ کۆمەلگای نێودەوڵەتی ئەمە چ جۆرە خیتابێکی ئەلامی پێویستە بەجددی ئەمەش ئێستاش پرسیارە لە لای من چۆن دەتوانین ئاراستە بکەین ینی تەجروبەیەکمان هەبوو دوای ڕفراندۆم کاکسەرۆش ئاگادارە بە تەوجیه بەوەی کە ئێمە چۆن بتوانین لەسەر گشت ئاستەکان لە مەسلەی دەرەنجامەکانی ڕفراندۆم کار بکەینەوەوانە بەڵام پرۆسەکە ڕاوەستا بەسم ئەو کاتی ڕاوەستا لەبەر کۆمەڵی هۆکار بڵێ تر دەیەوێت کاک جوتر فەرموو خۆی ئەگەر خۆمان کۆ بکەینەوە بەڕێی من تەسەور دەکەم بۆ ئێستا ئێمە طبعاً سیاسەتی حکوومەت هەیە و دیارە لەسەر بابەتی ناوچە کوردستانیەکان بەڵام خیتابەکە چۆندا بڕێژرێ ینی تەرکیز لەسەر چ بکرێ لە چ دەست پێ بکرێ و بەچێ سروشتەکەی چۆن بێ طبعاً ئێوە شارەزاترن کاکسەرەوە ئەو بەڕێزانەی کە لە ئەلامیشیان کردیە ئەنی ئێمە چۆنە ئەو خیتابە سیاغە بکەین ئایا بە توندی دەست پێ بکەین ئایا بە لایەنی وەکو کاک برای بەڕێزم کاک حوسێن باسی کرد ئێمە تەرکیز لەسەر مەسلەی سەروەری یاسا بکەین یان لەسەر پاراستنی ئەو پێک هاتانەی کە یەک لەو بەڕێزانەی ئێرە باسی کرد ینی دەبێ شتێکی ئانی ئێمە دروست بکەین وەکی پێشترشم باس کرد حالی حاضر حکوومەتی هەرێم کێشە و گرفتی هەیە هەندێک حکوومەتی عێراقی زۆر نایەتە پێش بەڕاستی بەنسبەت ناوچە کوردستانیەکان هەندێک جا هەنگاوی باشناوە بۆ چارەسەرکردن بەڵام هێشتان کێشەمانەیە بەڕاستی چارەسەر ناکراوە کێشەی شنگالمان هەیە بۆی ئیبرازکردنی ئەحەقیەتی هەرێم حکوومەت وەکو حکوومەت گرنگە ئێمە ناتوانین مؤسسەیەکی ئیعلامی کە ئەمە زۆر ضرورە بەڵام من پێم وایە ئەمڕۆ بەو دەمودەستە ناتوانین مؤسسەیەکی ئیعلامی گەورە دروست بکەین بیر لەوەی کە ئەومە تەرحەی کاک سەرۆ کردی وەکو خطوەیەک یان وەکو هەنگاوێکی مامناوەندی بیر لەوە بکرێ کە تەلەڤیزۆنێکی سۆشیال میدیایی رادیۆیەکی سۆشیال میدیایی دروست بکرێ و ئەو تاکس فۆرسەی بۆ دەستنیشان بکرێ و هەیئەتێکی مستشاری وەکو ئەوەی کە شارەزان لەم ناوچانە بۆی دروست بکرێ ئەمەش معقولە و دەکرێت لە ئایندەیەکی مامناوەندی قسە و باس و ئیشی لەسەر بکەین بەڵام حالی حاضر پێم وایە ئێمەستا پێویستمان لەوەیە کە ڕوئیای حکوومەتی هەرێم گرنگە احتیمالە حکوومەتی هەرێم و پارتی زۆر جیاواز نەبی بەنسبەت ئەو ناوچانە بەڵام یەکێتی ڕۆیایەکی تر هەیە گۆڕان احتیمالە ڕۆیایەکی تری هەیە ئێمە دەمانێت ئەو سێلایانە نەکتەنە ئەو سێلایانە حکوومەت خیتابێکی هەبی بە تایبەت بە من ئاسانترە لە خیتابی ناوخۆی هەرێمی کوردستان احتیمال ئێمە بتوانین خیتابێکی هاوبەش چکە بوعدێکی نیشتیمان پەروەری پێوە بوعدێکی قەومی هەیە نەتەوایەتی هەیە دەکرێت ئەو اختلافاتانی ئەگەر هەش بێ بتوانین کۆیان بکەینەوە لە هەندێک مشتەرەکات لەگەڵ هەموو ئەو لایەنانە و لایەنەکانی تری دەرەوەی حکوومەتی هەرێمیش سەور دەکەم ئێمە ئێستا دەرفەتێکە کە ئەو لیژنەیە کۆبوونەوەی خۆی دەکات پلانی یاسای خۆی دادنێ یان پلانی ئیداری دادنێ چه ئەوەی کە فەرمانگەی یان دەستەی ناوچە کوردستانیەکانە یان وەزیری هەرێمە بۆ کاروباری دانوستانە لەگەڵ بەغدا ئەبێ پلانێکی ئیعلامی ئامادە بێ لەگەڵ شان بەشانی ئەو ئیجرائەیەوان ئەو بڕیارەی کە هەیە
بتوانین ئێمە خیتابێک دابێ بەنسبەت ئەو تەلەڤزۆنەی کە باستان کرد دەکرێت ئێمە لە چوارچێوەیەکی خیتابێکی عامی حکوومەتی هەرێم بۆ هەموو عێراق چکە ئەوەش نەقسێکی گەورە هەیە و ئەوەش ئێمە کەم تەرخەم بووینە لەو بابەتە بۆیە ئەمە ئەگەر دابەشی کەین بەڕێی من ئێمە بتوانین لە هەفتەی دابیان هەر کاتێک ئێوە مەجالتان هەبوو بتوانین ئێمە هەندێک ئەو شتانە خورد بکەینەوە بکەینە شتێک لەسەر وەرەقە بتوانین بچینە خەتۆیەکی عملی بۆ خزمەتکردنی ئەو سیاست یان ئەو بڕیارەی کە حکوومەتی هەرێم داویەتی سەبارەت بەو ناوچانە زۆر سپاس زۆر سپاس دکتۆر جوتیار کا کوورنەژات تۆ قسەیەکت هەیە بیکەی فەرموو کاکە سپاس فۆرمولا چی پێ دەڵم پێناسەکردنی گرفت بۆ خۆی بەشێک لە چارەسەرە گرفتێک کە ئێستا ئەمە باسی دەکەین ئەوەیە کە گوتاری کوردستان لە عێراقدا هیژمۆن نییە وانە سەردەست نییە ئامانجمان لەو مناقشاتە ئەوەیە کە گوتاری کوردستان بکەینە هێژمۆن لە منطقەی لە ناوچەی دابراوەکانی کوردستان و لە ناو عێراقیشدا لێرەدا ئەگەر لەگەڵ سەفیری ئەمریکا دانیشتین سەفیری هۆڵەند دانیشتین کاکەی وە چتان دەوێ ئەمە ڕول ئۆف لۆ سەروەری یاسامان دەوێت لە عێراق لە جنوب لە ناوچەدا بڕێنراوەکان ئەوە ویستی ئێمەیە درێژخایە ئەوە شعاری ئەساسیەکەمانە بۆ ئێستا بەردەوام ئەو داواکاریەمان هەیە بە نسبەتی ناوچەکان چمان دەوێ سیاسەتەکەمان چییە جێبەجێکردنی مادەی 140 ینی ئەو دوو خاڵە دەتوانێت ببتە ناوەڕۆکی ئەو گوتارەکە ئەمە بە نسبەتی ئەو ناوچانە ئاڕاستی هەم ناوچەکان دەکەین هەم هەموو عێراق دەکەین پاشان دامەزراندنی ستراکچەر و پێکهاتەی مەسەڵەن تەلڤیزیۆن بێ رادیۆ بێ هەرچی بێ ئەگەر ستراکچەرەکە زانیاری و زانست و پسپۆری تێدا نەبوو دەبتە دەستگایکی بێمەعنا یعنی لە جاتیەوە کە کاری باش بکە کاری خراپیش دەکات لە بۆیە تەرکیزمان دەبێت لەسەر سازکردنی پێکهێنانی ئەو تاسک فۆرسە بێ کە دەیەوێت سەرکردایەتی ئەو پرۆسەیە بکات سەرکردایەتی ئەو ئەگەر ئەوە بوو ئەو دەمە دەتوانن سیاسەتمەداری باشی عێراقی عەرەبی ناوخۆ دەرەوە ئوروپاییەکان ئی کوردەکان ئی هەموو بەشەکان داوەتی ئەو پرۆگرامانە بکەن ئەوەی کە کاکسەرۆ فەرمووی لەسەر ئینترنێت ئێستا یەکجار زۆر کار دەکرێت دەتوانن بە ئەنواعی سەمینارات هەوڵی ئەوە بدەین کە ئەو گوتارەی خۆمان بکەینە گوتاری سەردەست لە ناو سیاست و دنیای ڕۆناکبیری و نخبەی عێراقی و کوردستاندا جا بۆیە ئەگەر کورتی کەمەوە خاڵی یەکەم سەروەری یاسا ئەوە داواکاری سەرەکی کووردە لە گوتارەکەیدا خاڵی دوو هەم درێژخایەن مەسلەی 140 مادەی 140 ئەوە گوتارەکەمان بێ خاڵە سەرەکیەکانی گوتارەکەمان بێ ناوەڕۆکی گوتارەکە پاشان ئەو کارانەش بە ڕێگای تاسک فۆرسەوە بکرێت جا ئەو تاسک فۆرسە دەتوانێت لە ئینترنێت کاڵکوەرگرێت لە تەلڤیزیۆنەکان کاڵکوەرگرێت لە ڕۆژنامە کاڵکوەرگرێت لە تەلڤیزیۆنەکانی بیانی کاڵکوەرگرێت بە هەموو شێوەیەک زۆر سپاس زۆر سپاس کاک کوورنەژات دکتۆر فەرموو بەس تەنها بۆ تەوزیح بۆ قسەکانی کاک حوسێن فونادەم بەس تەنها ئەوە یەکەم هەیە حەیدەر عەبادی کۆنتڕۆلکردنەوەی کەرکووکی و ناوچە کوردستانیەکان بە ناوی عەمەلیەت فەرض القانون یعنی پرۆسەی سەپاندنی یاسا بۆیە کە ئێمە ئەمە دەکەینە جۆری خیتابی خۆمان دەگەڕێتەوە بۆ حەیدەر عەبادی ئێمە گوتیتمان جێبەجێکردنی دەستور یعنی جێبەجێکردنی دەستور بەنسبەت ئێمە حەکەمە بۆ چارەسەرکردنی کێشەی ئەم ناوچانە بەس وەکو خیتاب یعنی ئێساش بەکاری دەینن بەر لە ڕووی ڕسمیەوە
دکتۆر کرمە جوتیار فەرموو. وەکوگوتنی بافونەکەم بە قسەکەی متفاعل بۆ کاک حوسێن. كاك حسين دلي سيادة القانون نك فرض القانون. سيادة القانون enforce law أو جناب دلي enforce law ونيا كاك رشاد ميران enforce law يعني law enforcing لقال sovereign rule of law لقال دولة وردن صار شاون والله ماڵە داوا بدەنا دکتۆر حەکیم ئەو ڕۆنێ منی فوت دەدا پێشینە کۆتایی باسەکەمان و ئەوەندەی کە پەیوەندی بە زەرورەتی هەبوونی دەستگای ئاراستە بۆ عێراق و پێشی ئەویش بۆ ناوچەکانی کوردستانی دەرەوەی هەرێمی کوردستان مناقەشێکی باش کرا. پێم وایە دوای حتمما کۆشیەکەینەوە بە منەظەمتری دەشینێرین ئەگەر ئیسفادەی لێکرا هەند باشتر هەر کاتێک پێویست بێ ئەو هەنگاو هاویشترا بۆ مەسەلەی پرۆگرامیش دەکرێت بە شانازیەوە دۆستان و هەروە ئەنیستۆش بەو تۆڕێکە هەیەی بەشدار بێت. من زۆر سوپاسان دەکەم بۆ وەخت تەرخانکردنتان و بۆ ئەو احتیمامە باشەیەکەوە بە مەوزوعەکەتاندا. هێوارەیەکی خۆشتان هەبێ کاک دڵشاد، کاک حوسێن، کاک شوان، کاک شاخەوان و هەردوو وەزیری بەڕێز کاک جوتیار و برای بەڕێزم کاک دکتۆر عەبدولحەکیم خۆسرۆ. زۆر سوپاسان دەکەم. هێوارە باش.